بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێیە گەنج جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵم لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لە ئەڵلقەیەکی نوێ و هەفتەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. ئومێدەکەین بەرگە و بابەتی ئەم ڕۆژمان جێی ڕەزامەندی خوا و پاشانێوەی عزیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ سڵاوی خوای گەورەتان لێبێت. بڕکە و بابەتەکانی بەرنامەیەم ڕۆمان پێکهاتوون لە چەند بڕگەیەکی سەرەکی لەگەڵ چەند میوانێکی تایبەت بۆ قسە و گفتوگۆی زیاتر بۆی کە لەسەر یان قسە و گفتوگۆی زیاتر بکەین. تەوەری یەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە کاریگەریەکانی توندوتیژی بەرامبەر بە منداڵان چه کاریگەریەکی لەسەر منداڵ دروست دەکات توندوتیژی کە لەگەڵ پزیشکێکی دەرونی قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. وەروە تەوەری دووەمی بەرنامەی سەرەکی ئەم ڕۆمان قسەکردنە لەسەر هێرشە ئەلکترۆنیەکان بە تایبەتی چۆن خۆمان لە هێرشە ئەلکترۆنیەکان بپارێزین کە شارەزایەکی بواری زانیاری و تەکنۆلۆژی قسەی زیاترمان بۆکەوە. تەوەری سێمان میوانێکی تایبەتمانە بێ لەسەر پێشانگای نێودەوڵەتی بیناسازی و وزە لە شاری هەولێر کە پێشنگایەکی تایبەتە کراوەتەوە تایبەتە با بیناسازی و وزە میوانێکی تایبەتمان لەناو پێشانگاکە دەبێت لەگەڵ چەند راپۆرتێکی تایبەتی پاملێرانمان وەروەها ڕووماڵی چالاکی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. سەرەتاش ئەچینە لای کەشوهای پێشبینی کراوی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان با پێکەوە بینەری بین. ئەمڕۆ 29 حوزەیران یەکێکی دیکەی لەو ڕۆژە نوێیانەی کە پێکەوە خۆشمان و ئێوە ژاشناکەین بە مێژووە گرنگەکانی ڕابردوو. بیستونۆی شەشی ساڵی 1925 لە سێدارەدانی خەباتکار و سەرکردە و زانای مەزنی کورد شێخ سەعیدی پیران و 46 کەس لە شۆڕژگەڕانی هاوڕێی لەلایەن ڕژێمی ئەلمانی فاشیستی تورکیاوە. شێخ سەعیدی پیران دوای ڕمانی خلافەتی ئیسلامی شۆڕشی ڕاگەیاند بۆ سەروەری و سربەخۆی کورد و پاراستنی مافەکانی گەلی کورد یا لە چوارچێوەی دەوڵەتێکی کوردیدا یا لە چوارچێوەی خلافەتی ئیسلامیدا ڕەحمەتی خوای لێبێت. پێش لە سێدارەدانی فەرمووی واژیان خەریکە کۆتایی دێت و هەرگیز پەشیمان نیم لەوەی لەبەر خوای گەورە کردومە. ئێمە دڵمان خۆشە لە بەردەم کوڕ و کچەکانماندا و لەبەر ئێمە شەرمدایان ناگرێت لە بەردەم دوژمناندا بەوەی کە ئێمە شۆڕژگێر بووین نەک خائین و خاکفرۆش و دژە ئاینی خۆمان. لە کاتی لە سێدارەدانیدا 114 سێدارەی بۆ هەڵخرا وەک ئاماژەیەک بۆ ژمارەی سوورەتەکانی قورئانی پیرۆز کە ژمارەیان 114 سوورەتن، چونکە شێخ سەعیدی پیران داوای حکمی قورئانی دەکرد و دەیفەرموو میلەتی کورد بە حکم و دادپەروەری قورئان دەتوانێت بە ئامەنج و ئاوەتەکانی خۆی بگات نەک بە حکمی پڕستەمی عەلمانیەتی تۆرانی. تا ئێستاش گۆڕی شێخ سەعیدی پیران و هاوڵانی دیار نییە.
29 شەشی ساڵی 1970 کۆچی دوایی زانە و شاعێری گەورەی کورد ئەخۆل ناوی تەواوی ئەحمەد دەروێش عەبدوڵایە و ساڵی 1911 لە گەڕەکی دەرگەزێنی شاری سلێمانی لەدایک بووە. لە خۆشەویستی بنەماڵەکەی پێی دەڵێن ئەحۆل، بەڵام خزمێکی تریان دەبێت کە کێشەی زمانی دەبێت، بەردەوام پێی دەڵێت ئەخۆل و سەرنجام ئەو ناوە بەسەریدا دەبڕێت و دەیکاتە نازناوی شێعری خۆی. 29 شەشی ساڵی 1962 ئەبوو جەعفەری مەنسووری عەباسیەکان هەستا بەدانانی یەکەم نەخشە و بەردی بناغی شاری بەغدا و پاشتریش بووە پایتەختی دەوڵەتی عەباسی و لە سەردەمی خۆیدا بە ماڵی زانست و زانیاری ناودێر کراوە. بۆیە زۆربەی زۆری گەنجان و قوتابیانی وڵاتی تر ڕوویان دەکردە شاری بەغدا بە مەبەستی خوێندن و فێربوون، بەڵام لە هێرشی هۆلاکۆ بۆ سەر شاری بەغدا تەواوی زانستگا و کتێبخانە و شوێنەکانی فێربوون و حوجرە و مزگەوتەکانی کاول کرد و نزیکەی 146,000 دەستنووس و کتێب و دانراوی زانایانی موسڵمانی خستە دەریای دیجلەوە. لەوساوە بەغدا بەرەو شاری وێرانە و دواکەوتوی دەڕوات و لە ئێستادا بەهۆی داگیرکاری ئەمریکا و ململانی مەسەبی و تائیفی بەغدا بە یەکێک لە دواکەوتوترین پایتەختەکانی دنیادا دەنرێت لە ڕووی گەندەڵی و تیرۆر و توند و تیژیەوە. 29 شەشی ساڵی 1236 هەرەسێنان و ڕمانی ویلایەتی قورتوبەی ئیسلامی لەسەر دەستی شانشینی قشتالە بە ناوی فرناندۆی سێهەم کە بە گەورەترین و کاریگەرترین بنکەکانی دەوڵەتی ئەمەویدا دەنرا لەو سەردەمەدا و هەر ئەمەش وای کرد کە پاشتر ئەوروپیەکان بە تەواوی وڵاتی ئەندەلوس لە موسڵمانان وەربگرنەوە و کۆشتارگا بۆ موسڵمانان بکەنەوە. ئەوەش بەهۆی ناکۆکی و لە یەکتر خوێندن و ناتەبایی کاربەدەستانی ئیسلامی و ئەمەویەکان بوو وە سەرقالبوونیان بە ڕاوشکار و خۆشگوزەرانی خۆیان و پشکردنیان لە ئیدارە و بەڕێوەبردن و جیهادی ڕێی خودا. 29 شەشی ساڵی 1966 ڕێکەوتنامەی وەستانی شەڕ لە نێوان شۆڕشی ئەیلول و عەبدوڕەحمان عارف سەرۆکۆماری عێراقدا مۆر کرا و پاشتر ئەو ڕێکەوتنە بە ڕێکەوتنی 29 حوزەیران ناسرا و کۆمەڵێک ماف و دەستکەوتی گەورەی بۆ کورد تێدا بوو، بەڵام لەبەر ئەوەی بە نووسراوی فەرمی نەبوو تەنها نووسینێکی ئاسایی و گفتوگویەکی دەمەودەمی بوو، هیچ سوودێکی بۆ کورد نەبوو. پاش بەهێزبوونەوەی ڕژێمی عێراقیش سوپای عێراق هێرشی هێنایەوە سەر کوردستان و گوندەکانی کاول کردنەوە. ئەو ڕێکەوتنە تەنها لە شاشەی تەلەڤیزیۆنی فەرمی دەوڵەتەوە خوێنرایەوە و چەند گیراوێکی سیاسی کوردیش ئازاد کران. 29 شەشی ساڵی 1998 کۆچی دوایی زانە و سیاسەتمەداری موسڵمانی گەلی جەزایری و سەرۆکی کۆمەڵی زانایانی موسڵمانی جەزایر شێخ ئەحمەد حەمانی ڕەحمەتی خوای لێبێت ناوبراو خۆی و بنەماڵەکەی یەکێکبوون لەوانەی بەتوندی بە گشت داگیرکارانی فەڕەنسیدا دەچوونەوە و چەندین شۆڕش و جیهادیان دژی داگیرکاران ڕاگەیاندووە. دووبارە سڵاوتان ئێبێ. کاریگەری تونند و تیژەکان لەسەر منداڵ و پەروەردەی منداڵ و داهاتی منداڵ تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێت. لەمڕۆدا یونسێف دەڵێ لە 151 منداڵانی جیهان لەژێر تونند و تیژی و جۆرە جیاوازەکانی تونند و تیژیدا دەناڵن هەر لە خێزانەوە تا سەرجادە و قوتابخانە و کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی. کاریگەری و زیانە خراپەکانی تونند و تیژی دەربڕین بەرامبەر بە منداڵ و ئەو کێشەوگیر و گرفت و ململانەی هەمیشە لە نێوان ژن و پیاودا هەیە هەژاری و زۆر جار حاڵەتە ئابوووریەکان لە خێزاندا بەرامبەر بە منداڵ چ کاریگەریەک جێدەهێڵن و چۆن چارەسەری تونند و تیژی بەرامبەر بە منداڵ بکەین. تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر جەعفەر عومەر پزیشکی دەرونی. دکتۆر گیان یاخوا بەخێر بێ و زۆر سوپاس بۆ ئامادەبوون. منداڵ یەکێکە لە بەخشە جوان و نەرمونیانەکانی خوا بۆ دایک و باوک. هەر با سەرتا لەوێ دەست پێ بکەین بۆچی زۆربەی دایک و باوک تونند و تیژانە مامەڵە لەگەڵ منداڵی خۆیان داکەن. بەڵێ بابەتی منداڵ و بۆنێ مناڵ یەکێکە لە کردە مرۆییەکان کابێ هەموو مرۆڤێک مناڵ دروستکە و مناڵ بنیاد بنێ شتێکی پیرۆز و گەورەیەوە بە بڕای ئێمە دایبابی یان دایک و باوکایەتی پیرۆزترین ئەرکە لەسەر زەوی خۆی گەورە بە مرۆڤی سپاردۆ پێی داوە لە هیچ ئەرکێک لەو گرنگتر و پیرۆزتر نییە. کاتێکیش کە مناڵ لەدایکە بێ مناڵ
بوونەوەرێکە کە جیاوازە لە گەورەکانە سبەبی سەرەکی توندوتیژی ئێمە بەرامبەریان زیان پێگەاندنەوەی کە مرۆڤی گەورە لەگەڵ مناڵە جیاوازی هەیە بەتایبەت لە توانە عەقڵی و جەستەیی و تێگەیشتنەکانی مناڵە بۆیە مناڵ ناتوانێت لە زۆر شت تێبگاوە دنیایەکی جیاوازی هەیە ئێمە ژەمانەوەی مناڵ خوێنە ناو جیهانی خۆمان وەکو جیهانی ئێمە بێت دەرئەنجام ناتوانێت بێتە ئەو کایە و ناتوانێت خۆی بگونجێنە لەگەڵەوە دۆخە مەجبوری بەنابرین بۆ توندوتیژی بۆی بەسەریان بسەپێنین چونکە وەکو کورد دەڵێ کوتەک لە بەهەشتەوە هاتووە هەب بەوت مەفهوم و بۆ تێگەیشتنە بەرامبەر بە مناڵیش مامەڵاکەین کە مامەڵێکی زۆر هەڵەیە و زۆر نەرێنی و کاریگەری سلبی زۆر لەسەر مناڵ دروستەکەم سەبەبی سەریشەوەی ئێمە توندوتیژی لەبەر مناڵ ئەبێ ئەخینە ژیانی خۆمان بە پێچەوانەوە ئێمەی گەورەکانە بچینە ناو ژیانی منداڵانەوە چونکە جیهانی ئەوان تێگەیشتنی ئەوان تەنانەت توانای هەڵچوون و شێوازی تووڕەبوون و پەسەندکردنی شتەکان و لە هەمووی گرنگتر تێگەیشتن مناڵ تاوەکو وەگاتە تەمەنی 12 ساڵی هەر پێوترێ منداڵ بەتایبەت لە توانە گەشەی عەقلیەوە زۆر کردەی زیینی هەیە عەقلی هەیە هیچی لە حاڵی نابێ و بەتایبەت لە تەمەنی تاوەکو 7 ساڵان نەک تێناگەین توانای بیرکردنەوەکانی ساکارن تەنانەت ئەتوانین بڵێن بیرکردنەوەی نییە وەکو بیرکردنەوەی کە لێکدانەوە بکە و کردەکان کۆ بکاتەوە و پوختەکان بێنە ئاڵوگۆڕیان پێ بکە بیرۆکەکان یەکلا بکاتەوە بۆیە مناڵ دەمانێت تێناگە ئێمە گەورەش کاتێک کە مناڵ جوڵەیەکەکە هەستەکەن ئەمە غەڵەتە بەس مناڵ نازانە غەڵەتە شتێکەکە دەنەجامی نازانە وەکو چۆن مناڵێکی بچووک دەزەدا لە زۆپاتا دەستی نەسووتە یەک دووجار نازانە زۆپا چییە سووتان چییە گەرمی چییە بۆیە تێناگە ئەوە سەبەبی سەرچیەکە ئێمە گەورەکان ئەکەوینە زیانگەیاندن بە منداڵان زیانگەیاندنیش جۆری زۆر زۆرە هەرەوە نییە تەنها توندوتیژی جەستەیی بێ یعنی زۆربەی کە توندوتیژیە دەرونی و عاتفیەکان زۆر مەترسیدارتر و قورتترن لە توندوتیژە جەستەییەکان دکتۆر ڕۆژانە ڕوبەڕووی ئەو توندوتیژیە دەرونی ئێمە دەبینەوە بەرامبەر بە منداڵەکانمان کە خۆمان هەستی پێ نەکەین بەڵێ زۆربەی کات دێمە ئەنجامێتین و بەبێ خۆمان ئەگەمان لە خۆمان بێت وەکو ئەوەی کە زۆر جار لە ماڵەوە ئێمە مناڵەکانمان کاتێک کە هەڵەیەکەکەن ڕاستە ئەوە چێ لیان نەدەین جەستەیان عەزێتیان نەدەین بەڵام قسەیشی ناشرینی پێڵێ کە ئەمە شخصیت و کەسێتی ڕوشەنە بۆ نمونە پێڵێ تۆ کەسیشی ئەخلاقت ئاوایە تۆ کەسیشی ئەوەیت یا لە خوێندنگە لە قوتابخانەیە توانە دەستێکە دەرنەچوویەکە میهێنەکسە پێڵی کەممەڵی ئەمە سوکاتێ بە شخصیەتی ئەمە تەسیری بەقوتر لەوەی کە چوار زلەی لە مێشکچێنی وای بەڵێ چوار زلەی لێ زۆر زۆر جیاکاری دایک و باوک تەنان لە ماچکردنێکەوە تا دەست بەسەراهێنانێک بەرامبەرەوەی بڵێ هەموو ئەوانە تەسیریان هەیە هەر مناڵەکە شێوازی خەوتنەکەی ئەسانی لە خەو ئەمانە هەمووی ئەبێتە جۆرێک لە خراپ بەکارهێنێت توندوتیژی عاتفی و هەستۆر یەکێک لە بەربڵاوترین جۆرەکانی توندوتیژی دەرونی لە نێوخێزانە بەرامبەر بە منداڵ پەیوەندی نێوان دایک و باوکە یا پەیوەندیەکی سۆزداری و خۆشە هەر لە ماچکردنێکەوە تا بوونە ئەو کارە شەرعی کە لە نێوان ژن و پیاوە ڕووەدا بوونە زۆر جار منداڵ ئاگادارە یەکێکی دیکەش ئەو کێشە و گیر و گرفت و شەڕ و ململانەیە بەردەوام و یان زۆر جار جەستەیانەیە کە پیاو بەرامبەر بە ژنیا ژن بەرامبەر بە پیاو دەریەبڕێ ئەمە چ کاریگەریەکی خراپ و سلبی لەسەر منداڵ جێ هێڵێ لە کاتێکە ئەو بەجەستە هیچ ئازارێکی پێناگە بەڵێ خۆی هەموو ئەوانە سەبەبێکن بۆ دروستبوونی ترس و قەلەقی لە مناڵە ینی مناڵە کاتێکە بینێ دایک و باوکی شەڕیانە دەنگەدەنگیانە جاکرد دەنگەدەنگ هەتا بەقوتر بێ و کێشەکە گەورەتر بێ لە جنێ و لە قسەی دەنگ بەرزکردنەوە جنێودان بەانی توندوتیژی وشەی یا گەدە توندوتیژی جەستی هەتا زۆرتر بێ کاریگەرێکی خراپترە بێت چونکە مناڵە هەست بە ترس و قەلەقیەکە ئەمە هەر کاریگەری خراپ و سلبیەکەی توندوتیژیە ئەگەر بەرامبەر بە خۆی بکرێ یا بەرامبەر بە کەسێکی چواردەوری چونکە بێتە تەمەکردن بۆ ئەو هەستیشی ناڕەحەتی بۆ دروستەکە دووەم خراپی توندوتیژیەوە مناڵ لەوە فێری توندوتیژیە بێ بۆچی کۆمەلگای کوردی زۆربەمان وا فێر بوون کە ململانەکانمان بە شەڕ و توندوتیژی و پەلاماردان کۆتایی پێبێن چونکە لە مناڵی وا فێرکراوین دایک و باوکمە بۆ شۆ چارەسەر نەکردو کاتە منێکی مناڵی ژوردەوە دە فێرە بم وەڵا خۆ باشترین تەریقی چارەسەرەوەیە کە توندوتیژ بم هاوارکەم قیژێنم بەسەریە بۆ بێ کوڕ لە کۆمەلگای کوردی هەموو شتێکی زاڵ بەجارە لە خوشکەکەی لەو زۆر گەورەتریشە 10 ساڵ گەورەتر خوشکەکە بەزەم بەسە خوشکەکەیان نەڕێن و هاوارەکە بۆ چکە وا فێرکراوە کە پیاوە بێت هەموو شتەکان یەکلا کاتەوە بە تووڕە توندوتیژی ئەمە نەک لە ماڵەوە لە قوتابخانەش ئەمە فێرە بینێمە کاتێ مناڵێک هەڵاکە لە جێتی بیهێنی جێکەیتەوە ئەمە هەڵەکەی ئەمە کەم تەرخەمەکەی ئەمە شێوازەکەی نابێ وا بکەیت ئێمە کسەر تووڕە توندوتیژی بەرامبەری ئەشکێنینەوە تەڵام مناڵەکەش فێر بێت کاتە باشی تەریقە بۆی من ئەو ناڕەحەتیانەی هەمە یا کێشانە هەمە یەکلایەکەمە پێویستەکە توندوتیژ بوو دکتۆری جۆرە سیفەتێکی کردەی یاخودی مامەڵەیەکی تەندروستانە کە بێم ئێمە بمانوێت لە منداڵەکەمان فێرکەین لە ڕێگەی توندوتیژی جەستەییەوە یاخود ئەو دەنگ بەرزکردنەوە بەسەریە یاخود عاجزکردنەکەیەوە وەری دەگرێت خۆی بەڵێ بەت ئەکیدشی دۆرەگرێ مناڵ فێرە بێ ئێمە
دووشتمان هەیە یەکیشانەوەی هەندێک ڕفتار هەیە لە مناڵە ئەمانەیە گەشەی پێبین و جوانتریکەین و باشتریکەین مەسەلەن هەندێک تایبەتمەندی ڕازگۆیی دەستپاکی دەربڕینی هەستی خۆشەویستی ڕێزگرتنی ئەوانەی تر هاوکاری ئەمانە شتی جوان ئێمە ئەمانەیە زیادیکەین ئەمانە بە چی زیادەکرێت بۆ زیادەکرێت کە ئێمە مناڵەکەمان هان بین پاداشتیکەین دەستخۆشی دەکەین بە هەموو قۆناغەکانی هاندانەوە دووەم شدەوەیە هەندێک سیفاتی مناڵ بۆی دروستە بێ وەکو مەسەلەن درۆکردنە بیگوێیە سەرڕۆیە شەڕەنگێزیە ئەنی جوڵە زۆری ئەمانە مناڵ جاری وای لە هەندێک دۆخوشوێنە ئەمە بێتە دیاردەتیایەوە پێویستەکە چارەسەرکرێ بۆ ئێمە پەنابن بۆ تەنبیهکردن تا سزادان بەڵام سزادان قۆناغبەندی خۆی هەیە قۆناغەکانی وردە و دەیتە خوارە کۆتا قۆناغ بریتە لە لێدان کە ئەمەش ئاڵی خۆدا قۆناغ لێدانە ڕێو شوێنی تایبەت بە خۆی هەیە دیسپلینی خۆی هەیە بۆیە بەڵێ بەشێک لە فێربوونی منداڵ بۆیە کە تۆ سزای بدەیت بەس وەکوتم سزادان کۆتا قۆناغی بریتە لە لێدان و ئەوش ئەبێت بنەمای خۆی هەیە فڵان 5-6 خاڵ هەیە ئەبێ لە لێدانە هەبێ لە سزای هەبێ ئەنجە جێبەجێکرێت بۆ نمونە مناڵەکە غەڵەتەکە لە جێتەوەی لی بدەی دەنگی لەگەڵەدا ببڕە زۆر ئاساییە قسەی لەگەڵامەکە لە جێتەوەی کە لی بدەی زیانی پێ بگەێنێ ئەو یاریە دڵخۆشکاری کە ئەو هەیەی بڵێ ئەمڕۆ بەیانی دوو ڕۆژ لای تۆ نابێت چونکە تۆ ئەو سیفەتەت یا دروست بووە ئەمڕۆ ڕۆژانت نییە چونکە تۆ فڵان شتێت کردو و چاک نەبووی ئاو وردە بەمانە ئەنجات ئێمە لە کۆتایی ئاگەزانیمان هەموو ئەم ڕێژوێنانە چەند جارێک تاقیەکەینەوە ناگەینەتیجە ئەو کاتە جاوەگوتم تودوتیژی شێوازی خۆی هەیە بۆیە بەڵێ هەندێک جار پێویستەکە بەکار بهێنرێ بەڵام وەگوتمان بە هەندێک ڕێشوێنی خۆی ئەم بابەتە زۆر قورسەدەیەک بە گوتانە جێبەجێکە ئەمە لە ژیانی نەزەریان قساناکەین و بەڵام لە ژیانی عملیە زۆر جیاوازە بۆ نمونە لە وڵاتی سوید لە 1970 بە قانون بە یاسا ڕێکخراوە نابێ منداڵ بە هیچ شێوەیەک سزای جەستەیی پێ بکرێت کەڵە فیزیکال پەنیشمنت نابێ بکرێت بەڵام لە کۆتا راپۆرتکە من بینیومە توێژینەوە لە 2007 وابزانم ئەڵێ ئێستاش دایک و باوکەکان بەڕێژەیەکی زۆریان پەنابن بۆ لێدانی منداڵەکانیان لەسەر شێوازی زل لە لێدان یا بە پشتاکێشان هەمانەوەش ئێستا پەنادەبا بۆ لێدانی منداڵەکەی کە سەردەمانێکیش ئەوان قەدەغە بووە کە دایکەوەکانیان لیان بدەن بە شەرتێکی مەرجێکیانی یاساکە زۆر توندە ئەگە یاساکە بخوێنیتەوە نەک ئەو وڵاتە لە دوای ئەوە لە دوای سویدەوە نەرویج و دانیمارک و زۆر وڵاتی دەسە تقریبا 39 وڵاتە شتێکی لەو جۆرەیە هەموو ئەو یاسایان هەیە هەمان یاسا قەدەغەکردنی سزادانی مناڵ بە جەستەیی یان یەکسەر مناڵەکەت لێسەندرێت ڕێساکی زۆر تند و باشە بەڵام ئەمە وەکو ئەمانەیە کەرچی بکەین کەمیکەینەوە بەس چونکە مرۆڤ هەر خۆی بنیادی وایە ئێوە شتەکانی خۆی بسەلمێنێ بسەپێنێ و زۆربەی کاتیش خۆمان پەروەردە نەکراوین گەورەکان بۆیە هەڵ بەرامبەر مناڵەکانمانەکەین بەڵام گرنگە کەڵێن بۆ شوێ بەڵام گرنگە کەمیکەینەوە یعنی زۆر جار تۆ لەواچێت لە شتێکە بێزاربی تۆ ڕەبی بێتاقەتبی دەست لە مناڵەکە بەرزکەیتەوە یا مەسەلە شتێکی پێ بڵێ یا ئەزێتێکی بێ بەس ئەمە بزانی چ کاتێک ئەماکەەوە دوای کە کردت دان بە خۆتا بگریز درێژی نەکەیتەوە چکە زۆر جەلاواتە دەستێکی پیاچێکی قاچی ئەزێت بە شوێنێک بێکەوە زۆر باشە دکتۆر کاتە بیرەوەری زۆربەی دیکتاتۆرەکانی دنیا و ئەم سەردەمە خوێنیتەوە دەزانی لە منداڵیات تونند و تیژێکی زۆریان بەرامبەر کراوە بەتابەت مۆسۆلۆنی سەدامیش کە خۆی ئەیگێڕێتەوە خاڵی و زەر باوکەکەی چەندێ تونند و تیژ بوون بەرامبەری کاریگەری و زیانەکانی تونند و تیژی هەر لە منداڵیەوە تا ئەو کاتەی ئەچێتە نێو قەبرەوە چ کاریگەری و زیانی لەسەر کەسایەتی مرۆڤ جێ هەڵێ لە ڕووی زێهنیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییەوە بەڵێ خراپترین شتەوەی کە باسم کرد بریتە لە فێربوون ببینین تویژینەوەی کرا کۆمەڵک گەوران هێنا مرۆڤی گەورە و باڵغ و پێگەیشت و کردیان نەژوورێکەوە لەگەڵیشانە کۆمەڵە بووکەڵی دروستکرایاندانە بەم گەورانان وت بچن ئێوە لەم بووکەڵانە بدەن تونند و تیژ بن بەرامبەر پیان وترا ئەوان چوونە ژۆرە تونند و تیژ بوون بەڵام کۆمەڵک مناڵ لە دەرەوە بە شاشە سەیریانە کرد کە ئەم پیاوانە چیەکەن ئەم گەورانە کاتێک ئەمان هاتە دەرەوە هیچیان بە مناڵەکان نەوت بەسیان بچنە ژوورەوە ئەو بووکەڵانە یاریان پێ بکەن هەرۆنە مناڵەکان چوونە ژوورە چی بکەن باشە نەچون باوەشیان پێکەن هەمان ڕەفتاری گەورەکانیان دووبارە کردەوە هەمان ڕەفتار چونکە بێشێک لە کاریگەرترین شێوازەکانی فێربوون واتە چاندنی بە هاو ڕەواک بەهایەک یان ڕەفتارێک بە شێوازێکی بەردەوام بەچی دروستە بێت ببینین تۆ کە یەکترە بینین کە مامەڵەیەکە بینین بۆیە ئەگەر ببینم ئەوە فێرە بم جا چ جای ئەوەی ئەگە خۆم قوربانی بم بۆیە بەڵێ بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر دروستەکەەوە لە داهاتووە کەسێتی و شخصێتێک دروستەکە کە لە زۆربەی ئەگەرەکانە ئەگە دەسەڵاتی هەبێ بتوانێت تونند و تیژە بێ ئەوەی کە باسێکی دیکتاتۆرە بێت تونند و تیژە بێ ئەوێ حەقی خۆی بسەنێتەوە پاشان کەسێکی بۆ دروستەکە کە خاوەنی کەسێتیک بێ کە مامەڵە و تێڕوانینی بۆ خودی خۆی لاوازواتە هەسی متمانە بە خۆبوونی تیا لاوازە بێ سێەم سەرکێشە بۆ زۆر گرفت و نەخۆشی دەرونی
ئێمە چەندین حاڵەت و نەخۆشی دەرونیمان هەیە ینی دەگمەن هەیە نەخۆشی حاڵەتێکی دەرونی هەبێ ئێمە نەڵێن لەواچە لە مناڵیە خراپ بەکارهێنرابێ یا زیانی پێگەێنرابێت جەستەیی لەبەرەوە هەموو ئەم زیانانە لەسەر شخصیەتی هەندێک جاریش لەواچە زیانەکان درێژخان بمێنێتەوە لە لای کەسەکە بەردەوام وەکو زەبرێک ئەم ڕووداوانە لە مێشک و لە زیهینیان لێگەداتەوە لێداتەوەکو چۆن گەورەیە کاتێککە زیندانیە کرێت دواترکێتە دەرەوە زۆربەی کات ئەو سزایی کە لە زیندانە بەسەر یاسە پێنراوە لە هیچ زیینە بەردەوام نیشێداتەوە لێداتەوە و ئەمەش کارگەی لەسەر دروستەکە ئەو گوتم تر خەوی تێگەچێ خواردنی ئەنی بردەوردە ژیانی بەرەو ئاڵۆزیە چێ و ئەمە خراپتریەکە زۆربەی کات تونند و تیژی مناڵەکە بەرەو خراپیە بە بەرەو باشی نایبات بەس دکتۆر ئێستش هەندێک جار دایک و باوکان ئاماژە ئەنی دەست بەدەن دەست بن بۆی کە تون و تیژ من بەرامبەر بە منداڵەکانیان بۆ نمونە جوڵێک لە منداڵەکان دەبیستن یا قسێک لە منداڵەکە دەبیستن کە زۆر دوورە لە سلوکیە و عیلەوە بۆیە پەنا بۆ تون و تیژی یاخود تون و تیژی دەرونی دەبن چارەسەرکردنی ئەمانە چۆنە بۆ نمونە منداڵە زۆر جار لای سەر کۆڵان ئەم قسەیە فێر بووە ئەم کردەیە فێر بووە ئەمە بەچی چارەسەر دەکرێت بۆی کە تەشەن نەسێن یا دووباری نکاتەوە منداڵەکە بەڵێ بابەتی وتمان مناڵ منە هەڵە هەرەکە کەم کوڕی هەر هەیە بەڵام یەکشت هەیە لێرە ئاماژی بکەین گرنگە ئەوەی هەندێک مناڵ هەیە بە سروشتی خۆیان هەندێک تایبەتمەندی و ڕەفتار هەیە تیانە هەیە بۆ نمونە جوڵە زۆر بڵێ یان کەم تەرکیزی ئەمە بەدەست خۆی نییە شتێکی خواکردە ینی خودکرد نییە خۆی دروستی نەکرد خخوای گەورە پێداوە ئەم کرد ئەم شتێک بۆ هەیە یا هەندێک جاران دە مناڵمان هەیە هەر نەخۆشە تەسەورەکە ئێمە مناڵ هەیە بیرکۆڵ ینی هەردوانەی تێگەیشتنی لاوازە هەر ئەسڵەن زیرێکی زۆر کەمە لە مەکتەب فێر نابێت لێ ئەدا بە بەخۆی هەر عقلی ئەوەنێ ناتوانێت جاروێگاتە 9 ساڵ عقلی مناڵێکی ساڵی نییە جێراقش مناڵی 6 مانگی نییە لەبەر ئەو کێشەی بۆ دروستەکە ئەوە زیانی بۆ دروستەکە ئەبێ ئەمە جیاکەینەوە ئەم مناڵە بزانین هیچ نەخۆشیشی نییە هیچ گرفتێکی نییە چونکە جاروێ گرفتە کێشەیە ئەمە یەکەم دوو لەجێتی پەنابردن بۆ تونتیژوە گوتم پەنابەری بۆ کۆمەڵێک سزای تر خشتێک بۆ مناڵەکە دانێ لە ماڵەوە ئەم دوو سیفەتت خراپە بۆ نمونە فڵان جنێ ئەوەی جنێو فرۆشی یا جنێوێکی ناشرین فێر بۆ لە کۆڵام بەتەکید مناڵ فێرە بێنە هاوڕێگانیەوە شتێکی تر جۆڵەت زۆرە یان شەڕەنگێزی ئەم دوانی بۆ دانێن ڕۆژانە چێکی ئەوواکەن بزانێن مناڵە چەندێک گۆڕاوە ئەگەر ئەمەی کەم کردە بوانێ خڵاتی شتێکی بۆ دیارەکەن جای ئەمە زۆر چەڵێن ستیکەرێکی پێوە کە بەدڵی خۆی لەزگەیەکە پێوەیەکە یان ڕوێنەیەک زۆر باشە دکتۆر کاریگەری هەمیشە باز لە کاریگەری خراپی زنجیرە دراماکان و تەکنەلۆژیا و یاری ئەلکترۆنیەکان و ئایپاد دەکرێت لەسەر منداڵ لەوەی کە بەجۆی لە جۆرەکان تونند و تیژیەکە یا هەوڵەدا ئەو سیناریۆ و شەڕەشم شێر و کوشتن و جنێوانی کە لە زنجیرە دراماکان و یاری ئەلکترۆنیەکان ئەیبینێ ممارەسەی بکاتەوە سەر دایک و باوک یا هاوڕێکانی جناب تامەکو پزیشکێکی دەرونی کاریگەری میدیا و زنجیرە دراماکان چۆنە بینن لە زیادبوونی تونند و تیژەکان بەرامبەر بە منداڵ بڵێ 3 ساڵ لەمەوە پێشکەسێکمان هەبوو مناڵێکی 9 ساڵان هەوڵی خۆکوژی یا بۆ خۆی هەڵواسی بوو بۆی کە لە کاریگەرەکەی بە من بنمونێتی ئاسانی 9 ساڵ کچێکی 9 ساڵان هەوڵی خۆکوژی دەرەنجامی ئەوەی ئەو لەو ماوەی ئەو کچە لەو ماوەیە تقریبا 4 ساڵ 4 ساڵ لەمە پێشکەسەکە هەوڵیاوە لەو ماوەی هەوڵیاوە لە 3 درامایە 3 کەس بە خۆڵواسی کۆتیان بەژێنی خۆیان هێناوە کاتەمە بەس چاولێکەری و هیچ شتێکی تر فێر بووە بۆی کە ببینین ئەو شتێک کە لە دەرەوە لە درامەکانی بین لە ژێنی خوا تەطبیقیکە چ جای تونند و تیژەکان کێشە لە درامەکانە ئەوە تونند و تیژیتی ئەواز لەوە بێنن کێشە لەوەیە پاڵەوانەکە تونند و تیژیەکە ئەمە زۆر خەتەرە زۆر مەترسیدارە بەڵێ پاڵەوانێکە کەسێکە لە پێناو خۆشویستیی خەڵکە کوژە قەتڵ و عامی خەڵکەکە ئەم قەتڵ و عامیشەکە کەسیەتێکی بەهێزی هەبێ وابیت کەواتە من ئەمە ببینم بۆ بناڵاوەک بۆکەم خۆزیشە و جوانیشە و پاڵەوانی فلیمەکەشە و فلیمەکە لەسەر ئەوە هەموو شتایشی ئەم کوشت و قەتڵ و عامەکەن تەوان میش تونند و تیژە مەتەمەن بچی بکەم من بچم دژ بەعکسەوە بۆیە لە هەندێک درامایە هەندێک درامە پێویستەکە ئەوانەی کە ئەم جۆرە تونند و تیژیان ڕەفتاری هەڵیان هەیە بەخرا پیشان بدرێن بۆی مرۆڤەکە خۆی لێ بە دوور بگرێت دکتۆر چەندە زۆر جار ڕەفتاری دایک و باوک هۆکارە بۆی کە منداڵ کردەیەک یا قسەیەک بکە جارێکی تر دایک و باوک تونند و تیژی بەرامبەر بکەنەوە ئایا ئەو تونند و تیژەیە کە دایک و باوک دەکا بەرامبەر بە منداڵکەی جارێکی تر کاریگەرە سلبیەکانی بەرەوکی خۆیان دەگرێتەوە هەڵە بە دڵنیاییەوەە بچێک لە حاڵەتێکی دەرونی مناڵانمان هەیە پێڵێن مناڵی بێگوێ یان بێگوێی دایک و باوک یان ئەو کەسانەکە کە دەسڵاتیان هەیە بەسەریانە هۆکاری سەرچێکی کە دێن بۆ لای ئێمە بەردەوام کەسانە تەشخیصەکەین دێن بۆ لامن زۆرینەی کێشەکانی مناڵیش ئەمەیە زۆرینەی کێشەکانی نزیکی لە ساسیڵزەی مناڵان تووشێن گرفتانە پێڵن ئەو دیدی یعنی کە بێگوێ بەرامبەر بە یەکێک لە دەسەڵاتدارەکان ئایا لە قوتابخانە وایە یا لە مەخانەوادە بۆ دایک و باوکی وایە بێگوێ گوێیان دێناگرێ بێزاریانەکە زوو بێزارە بێ زوو عەسەبی بێ تەقێتەوە تووڕابێ حەق دەدڵەگرێ کۆمەڵک تایبەت بێنە یەک نیشانە نابێتە ئەوە بۆی بینەران بەغەڵەت تێنەگەن چەند نیشانەیەکی تایبەتی هەیە بێ هەموو نیشانەکان هەبن ئەنجاڵێن ئەو حاڵەتەکەی هەیە
بێزارە بێ کەسەکە لە ماڵێ مە کەسمانە لە کاکە من بەس کێشەم نەما چاک بوومەتەوە نەخۆشی دەروونەکەم بەزە مناڵەمە بێجووی بە قسەم ناکە ئێمە چارەسەرمان چی بۆ کەیسانەیەک دو چارەسەرمان چارەسەر یەکەمەوە ئەڵێن دایک باوکە بخەنە چارەسەرەوە ئەوان چارەسەرەکەن ینی پێڵم ڕاهێنانی دایک باوکەنی دایانشین ڕاهێنانیان پێیەکەن کە پیاڵن ئەمما مەڵێ پێشوو کردوتانە لێت داوە عەزەت یا قژانوتە بەسەر یا سزا داوە هەنە سزای زۆر تون خراپتر هەیە لە لێدان سژنیەکە لە ژوورەوە کوفرە لە پەرودەی مناڵە سژنیەکە لە ژوورە کۆ مناڵە تووشی لەرز و ترس و قەلەقێگە بێ ئەمانە هەموویان زیانی گەورەتر بۆ مناڵەکە دروستەکەن بەڵێ هەتاوەکو دایک و باوکەکە هەندێک ڕەفتارەکەین نەک زۆربەی کات ئێمەین وەکو دایکان و باوکان مناڵەکانمان وایەکەن خراپتر بن ڕەفتاری هەڵی دووبارەکەن زۆر بە کورتی دوایین ڕێنماییت ڕێنمایی من ئەوەیە کە بنەزانم واسیێنان لە تونند و تیژی بەرامبەر بە مناڵ و شتێکی قورس و گران و بەس زیاتر شتێکی تیۆریە شتێکی نەزەریە نەک شتێکی کردداری ئێمە هەتا بتوانین خۆمان پارێزین لە لێدان لە جیاتی سزای جەستەیی پەنابەرین بۆ کۆمەڵێک ڕێوشێنی تر وەک لە بێبەشکردن لە خۆشەویستی بۆ ماوەیەکی کاتی ئەو زۆر مهمە سزا شتی خۆی هەیە ناب سزای جستەی بێ و سزاکە بێ بۆ شێوازی بۆ بابەتێکی کاتی بێ و ئامانجەکەی ڕوون بێ مناڵەکە شتێ بگاکە بۆچی سزادراوە بۆی پەنابەرین بۆ کۆمەڵێک شتی تر وەگوتم پێ بەشێکی لە یاریەک یاریکی لە بسەیت بۆ ماوەیەکی کاتی قسەی لەگەڵادا ببڕی پێی بڵێیتەوە کە ئەم شتت غەڵەتە ئەمانە پەنابەرین لە جیاتەوەی پەنابەرین بۆ چونکە توندوتیژی دەرەنجامەکەی خراپە هەم بۆ دایک و باوک هەم بۆ منداڵەکە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر جعفەر عومەر پزیشکی دەرونی سپاس بۆ زۆر بەخێر بینەرانی عزیز ناوبڕێکی گور وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شەربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە،
بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاوتان لێبێ خۆشەویستان، بەر لەوەی بچینە لای تەوەری دووەمی بەرنامەکە. پەیامنێرمان ئەردەڵان محەممەد، پەیامنێری وەرزشی چالاکیە وەرزشیەکانی ڕۆژ و شاری سلێمانیمان بۆ دەگوازێتەوە. ئەردەڵان سڵاوی خوات لێبێ و بزانی لەو شوێنی کە جەنابتی لێ ئەمڕۆ چ چالاکیەکی وەرزشی و چ مناسەبەیەکەیە کە بۆ ئێمە و بۆ وەرزش دۆستانی بگوازیتەوە. بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیامی مێسە لە شاری سلێمانی لە هۆڵی سیتی سینەماین وەگەبینین لە پشتمەوە ڕکابەریەکانی پاڵەوانەتی شەترەنجی یانەکانی کوردستان بەردەوامی هەیە کە ڕۆژی چوارم و کۆتایی ئەم پاڵەوانێتی دوای زیاتر لە 3 ساڵ چاوەڕوانی یانەکان یەکێتی شەترەنجی کوردستان توانی ئەم پاڵەوانێتی ئەنجام بدات کە چواردە یانەتیدا بەشدارن بۆ یەکەم جاریشە ئەو ڕێژە زۆرە لە یانەکان بەشداری تێتا بکەن. هەروەها زیاتر لە 8 یاریزانم پاڵەوانەتی بەشدارەکە چەندین یاریزانی پاڵەوانی عێراق و ئاسیا وڵاتانی عەرب و تەنانەت لەسەر ئاسی جیهانیش تێیدا بەشدارن. ئامانج بەشداری کردنەوەی ئەم پاڵەوانەتی جارێکی کە زیندووکردنەوەی یاری شەترەنجە لە هەرێمی کوردستان وەک پێشتر ئاماژەم پێیان ماوەی زیاتر لە 3 ساڵە هیچ پاڵەوانەتیەک ئەنجام نەدراوە. ئەم پاڵەوانەتیە لەلایەن یەکێتی شەترەنجی جیهان و عێراقیشەوە پەسەند کراوە و یاریزانانەی کە ڕیزبەندیشیان هەیە لە پۆلێنی یاریزانانی جیهان تێیدا بەشدارن. لە هەمان کادا هەر ئەمڕۆ پاڵەوانەتی تۆپی دەستی یانەکانی کوردستان کۆمەڵی سلێمانی لە شاری سلێمانی بە سیاری دەست پێ دەکات. هەروەها لێکێک لە چالەکەکانی تری ئەمڕۆدا پاڵەوانەتی لە جوانی یانەکان و یاریزانانی عێراق لە شاری سلێمانی کە بە ئامادەبوونی جێگری سەرۆکیەکێتی لە جوانی جیهان و وڵاتانی عەربی و ئاسیاکە کە یەکەم جارە ئەم جۆرە پاڵەوانەتیانە لە شاری سلێمانی ئەنجام بدرێت. هەروەها لە یاری کۆتاییتی فەمیلیەکانی شاری سلێمانیش چالاکیێکی تر هەیە کە کاتژمێ 5 یاری کۆتایی بەڕێوە دەچێت. بەڵێ ئەمە سەرجەم ئەو چالاکیانەی ئەمڕۆیە کە لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت. ئەوەی ئەیبینین ئێستا لە دواشمەوە دیمەنی ڕکابەرەکانی پاڵەوانێتی یانەکانی کوردستانە کە لێسادا لە شاری سلێمانی درێژێ هەیە و بڕیارە ئێوارەی ئەمڕۆژ کۆتا جەولی یاریەکان ئەنجام بدرێت و پاڵەوانی خولەکە دوای لە دیاری بکرێت کە لە ساڵی 2016 کۆتا پاڵەوانێتی یانەکانی کوردستان ئەنجام دراوە. زۆر سپاس بۆ بەڕێز ئەردەڵان محەممەد، پەیامنێری وەرزشی کەناڵی ئاسمانی پەیام. سپاس بۆ زانیاریەکانت. خۆشەویستان، تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ پاراستنی هاوڵاتیان لە هێرشە ئەلکترۆنیەکان، ئەو هێرش و هاکردانەی کە زۆر جار ڕوبەڕووی ئەکاونت و وەکوڵێت ئەکاونتەکانمان دەبنەوە و ئێمە چۆن خۆمان بپارێزین و چۆن ڕێنمایی وا بە هاوڵاتیان بدرێت لە پاراستنی ئەکاونتەکانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز بڕواجەزا بەڕێوەبەری کۆمپانیای یۆرگارد بۆ پاراستنی هاوڵاتیان لە هاک و هێرشە ئەلکترۆنیەکانمان کردووە. کاک بڕوا زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. کامانن ئەو هێرشە ئەلکترۆنیانەی کە بەردەوام بە شێوەیەکی بەربڵاوەکرێنە سەر هاوڵاتیان و پێویستە هاوڵاتی ڕێنمایی و هۆشیاری هەبێت لەبارەیانەوە. بە ناوی خوای گەورە، سەرەتا ئەمە باسی ئەوە بکەم کە ئەم هێرشانە هەر لە وڵاتی ئێمەیانە، ئەم هێرشانە هەموو دنیای گرتوۆتەوە، بەڵام بەنسبەیەکی زۆر لە وڵاتی ئێمەیە تەنها سۆشیال میدیا ئەگرێتەوە، چونکە لەبەر ئەوەی تا ئێستا ئێمە سیستەمێکی بانقیمان نییە، تا ئێستا ئێمە سیستەمێکی مەعاش و پارەدانمان نییە بە شێوەیەکی ئۆنلاین بێ. ئەوەی کە ئەیبینن کە هاگەکرێت تەنها تۆڕە کۆمەڵایەتیەکانە، تەنها سۆشیال میدیاکانە. ئەویش چەند سەبەبێک هەیە بۆ ئەوەی کە سۆشیال میدیا هاک بکرێت. ئەو سەبەبانەش هەمیشە لە ئەکەوێتەوە سەر کەسی بەکارهێنەری سۆشیال میدیا، نەک کەسی زیرەکی هاکەر. زۆربەی ئەو کەسانێک کە تووشی حاڵەتی هاکردن نەبن و سەردانی کۆمپانیاکە ئێماکەن، ئەو کەسانن کە ئاشنانین بە قانونەکانی سۆشیال میدیا. ڕاستە، ئامانجی هاکەران چییە؟ بۆ نمونە کاتێک کە تۆ پارەیەک لە ئارادانیە موچەیەکی زەبەلەح لە ئارادانە تاهی کەسی بەرامبەر بە بێڕفێنی، ئامانجیان لە هاکردنی تۆڕی کۆمەڵایەتی و سۆشیال میدیا چییە؟
ئامانجەکان جیاوازن ئەتوانین بڵێن ئەیانەوێت لەو ڕێگەیەوە پارە بەدەست بێن بۆ من ئەکاونتی من بسووتێن و داوای پارەیە مبلەغی پارەم لێ بکەن. ئەم حاڵەتانەمان زۆرە توانین بڵێن لە سای هەشتای هاکەرەکان کە ئێمە ئەگەر بەس قسە لەسەر منتیقی خۆمان بکەین لە سای هەشتای و هاکەرانی کە ئەکاونت و سوشیال میدیاکان هاکەکەن بۆ پارە ئەیکەن. ئاین زۆر کەسمان بینیوە دانیشتووە ئەکاونتی ها کردو دوای بە کارتێکی $5 کۆڕێک بە یاخود ئاسیاوەیەتەوە بە کابرا قسەمان لەگەڵا کردوتمان ئاین تۆ بۆ $5 چەند ساعت کاتی خۆتی کوشتۆ بۆم ئیشە ئەگەر لە ئیشێکی باشترا بەکارە بێنانە ئەبوو ئەبینی وەکو باسم کرد لە سای هەشتایان بۆ پارە ئەیکەن لە سای 20 تر بۆ ئەوەیە کە زانیاری کەسێکیان بێتە لادیا خودت بۆ ئەوەیە کە خۆی دەرخە یاخود کێشەیەکی سیاسیە. ینی کاتێک کە دەڵێن هێرشە ئەلکترۆنیەکان تەنها بۆ نمونە هاکردن یاخود کۆنتترۆلی فەیسبوکی بەرامبەرەکەی یا چی ترمان هەیە لە هێرشی ئەلکترۆنی وەستاندنی سیستەمە ئەگرێتەوە دزینی دزانیاری ئەگرێتەوە بڵاوکردنەوەی زانیاری ئەگرێتەوە ئەتاخستنە سەر سیستەم و وەستاندنی ئەگرێتەوە ینی هەر شتێک کە پێی بڵێ هاک هەر شتێک کە تۆ ناوی لێ ئەنەی ئەچێتە بابی هێرشی ئەلکترۆنیەوە. چی بکەین پێشەوەی کە بەرەو هێرشە بکەین بۆی کە خۆمان لا بدەین بۆ مناڵێ خۆپاراستن لە چارەسەر باشترەوانە چی دەکەنە چارەسەر بۆی کە خاوڵاتیان لە هێرشە ئەلکترۆنیەکان بپارێزنەوە. زۆربەی کات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت لە تەلەڤیزیۆنەکان بێت لە شاشەکانەوە بێمە باسی ئەومان کردووە کە خەڵکی چۆن خۆی بپارێزێ بەڵام کێشەکە ئەوەیە خەڵک گوێت لێ ناگرێت لەبەرەوەی تاکە شتێکە لە خەیاڵی خۆیەتی ئەویش ئەوەیە ئەڵێ کێ من هاکەکە ئیشیان بە من چییە بەڵام وانە کە تۆ کەسێکی ئەتیادیت بۆ بزنسمانێکی لە بازارە دوکانێکی خۆتە هەیە ئەبینی هاک دەکەن بە ناوی تۆ نامە بۆ ڕەفیقەکانتە نێرە داوای وحدەی لێەکە زەلامیوە هاتووەتە لامان لە ئەوروپاژی بۆن نەهاتۆتەوە ئەڵێ بە ناوی منەوە پارێکی زۆر زۆریان خسۆ سەر حسای بانقی خۆیان فەیسبوکی هاکراوە ئاگای لێ نەبوو ئەمیان نەکردوتە دەرەوە بۆ ئەم هەست بۆ نەکاو لە فەیسبوکەم هاکراوە بە ناوی زانیویانە سەعات بۆن منە 12 شو ئەم لە خەت نامێنێ 12 شو نامیان بۆ ڕەفیقێکی نادۆتیانەوە لە شوێنێکم ژیرم خواردووە ئەو نە پارە بۆ خەرە سەر حساب بانقی سیوەرەکان بۆ خسۆ لەسەر حساب بانکەکە بۆیە زۆر داوای کارتەکە لا ئێمە هەرە داوای کارتەکە بەڵام کێشەکە ئەوایە تا ئێستا چەند کەس داوای کارتی کردووە لایەن ئەمنیەکان تا ئێستا بە دواداتونێکیان بۆم کەیسە نەکردووە ئەبینی کابرا لە سلێمانیانە بەڵام لە شارەکانی تر ئەبینی لە زۆربەی شوێنەکان سیمکارتیان داناوە لەسەر لە بازار کەس نازانە بناوی کێوە کابرای هاکرد کە داوای وحدەیە لە تۆەکە ئەڵێ بۆ داغڵێکا لەسەر و سەمە یەکێکە لە مەترسیەکانی سەر کۆمەلگە کە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان دەستگا ئەمنیەکان بێنە سەر خەت و بە دوواداچوون بکەن ڕێگری بکەن لەم پرۆسەیە لەم پرۆسەیەکردنە ئەو هێرشی هاکەی کە لە هەر وڵاتێکا ڕۆ ئەیە ئەتوانی بڵێ لە 150 پەیوەندی بە خودی بەکارهێنەرەکەەوە هەیە لە 150 پەیوەندی بە حکوومەتەوە هەیە تۆ تا ئێستا حکوومەتێکی ئەلکترۆنی نییە کە بە تەواوەتی کۆنتترۆلی IP ئەدرێسەکانی کردبێت کە بە تەواتی کۆنتترۆلی هەموو ئینتەرنێتەکانی کردبێت من دەستخۆشی لەو کەسانە ئەەکەم کە ئێستا خەتی ئایکیویان داهێناوە و خەتەکانی تر وا فەرامۆشەکرێت لەبەرەوەی ئەگەر دیقەت بین گۆران نێت لەسەر یەک IP بەلایکەمەوە 150 یوزەریاوە کاتێک تۆ IP کەسێکی لە ئابوو ئەدویزبی دۆزیتەوە زۆر ئەستەم بوو بۆت ئەگەر ناوی هیچ کۆمپانیاکیش نەبین زۆر سپاس دەکەین بەڵام ئەم خەتانەی تر کە ئێستا هاتووە ئەم خەتە تازانە توانی بڵێ ئیسفادەی لێ ئەەکەین ئێمە لە ڕووی IP لە جاتی 100 یوزەر با 10 یوزەر ئەیە تۆ ئەگەرێکی لە بەردەسابێ لە 100 کەس باشترە لە 10 کەس هابێ باشترە لە 100 کەس حکومەت وردە هەوڵی ئەمە ئەیات هەوڵی چاکردنی ئەم شتانە ئەیە بەڵام زۆر بە خاوی ئەڕوات زۆر باشەکە ڕادێمە وڵات بەس سپامێرێکمان لەگەڵە لە هەڵەبجەوە بۆی کە بزانین ئەمڕۆ چالاکیەکان لە شاری هەڵەبجە چیە گوزارێن سامان سڵاوی خوارد لێبێت ئەگەر گوێت لێ ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە چیە گوزارێت سامان ئەگەر گوێت لێمە پێم بڵێ ئەمڕۆ لە پارێزگای لێبێت سڵاو لە بێنرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە من ئێستا لە شوێنێکی کولتوریم تاکو ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە ناوەندێکی کولتوری و مۆزەخانەیەک نییە وەگوتم تاکو ئێستا لە هەڵەبجە ناوەندێکی کولتوری و مۆزەخانەیەک نییە بۆ ئەوەی کە پارچە مێژوویەکان و بابەتە کولتوریەکانی تێدا هەڵبگیرێت وەکو مۆزەخانەیەک
کە وڵاتی سەردانی بکات. ئێستا من لە ماڵی کولتوری هەڵەبجەم کە بە شێوازێکی جیاواز و تازەگەری ئەم ماڵی کولتوریە کراوەتەوە، ئەتوانم بڵێم سەدان پارچەی مێژووی کۆن و بابەتی کولتوری کۆنی تایبەت بە گەلی کورد لێرەدا هەڵگیراوە جگە لە ڕۆژانی سێشەممە و چوارشەمە ڕۆژانی تر هاوڵاتیان و گەشتیاران و میوانان سەردانی ئەم ماڵە کولتوریەکەن. من بە وەرگرتنی زانیاری زیاتر ئەچمەلای بارەخان لێ پرسراوی ئەم ماڵی کولتوریە. بارەخان سپاس بۆ دەرفەتەکە بە منتاندا. لەم ماڵە کولتوریە چ بابەتێکی جیاوازی تەیە؟ سەرتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئەم ماڵە کولتوریە زیاتر لە 450 پارچەی کە لە پوری تێدایە. پارچەکان جیاوازن، هەرێکە و لە شوێنێک هەدیەمان کراوە، پارچەمانەیە لە پێنجێنەوە هەدیەمان کراوە، پارچەمانەیە تایبەت بە شارەکەی خۆمانە. پارچەکانمان جیاوازن، چەکمانەیە کە هەمان ئەو جۆرە چەکانەیە کە کاتی خۆی مێجەرسۆن هەدیەی عادیلە خانمی کردووە. پارچەی ترمانەیە کە سەدەیەک و 20 ساڵ تەمەنێتی دانراوە، پارچەی زۆر جیاوازی تێدایە. گەربەی سەیری بکەیت. گرنگی ئەم ماڵی کولتوریە چێکە تا کوێستا لە هەڵەبجە مۆزەخانەیەک نیە بۆ پاراستنی ئەم پارچە مێژوویانە. گرنگی ئەم ماڵە کولتوریە لەوایە وەکو جەنابەت فەرموود هیچ ماڵێکی تر نیە، هیچ مۆزەخانەیە نییە لە هەڵەبجە کە ئەم پارچانەمان بپارێزێ. ئێمە هەڵساوی لە مانگی دەی 2007ەوە هەستان بە دروستکردنی ئەم ماڵە کولتوریە بۆ پاراستن و ناساندنی ئەم مێژووی هەڵەبجە و شارەکانی تر بنەوە تازەکانمان. زۆر باشە. داواتان لەلایەنە پەیوەندیدارەکان چێ بۆەوەی کە زیاتر ئەم ماڵە کولتوریە بەهێز بکەن و بابەتی کللتوری و کەلەپۆری مێژووی تێدا کۆ بکەنەوە. داواکاریمانەوەیە کە هاوکاریمان بکەن تا ئێستا چەندین کەس لە کەسەر بە حکومت بۆ یان نزیک بۆ لە حکومت سەردانی ئێرەی کرۆ تەنها نووسراوی بەجێهێشتووە لێرە هیچی تری نەکردو و توێتی بە تەشکیلی حکومت بکرێ. ئێمەش چاوەڕوانی تەشکیلی حکومەتین کە ئاوەڕێکمان لێبنەوە کە ئێرە پارچەی زیاترمانەیە کە لە ماڵەوە دانرا و ناتوانێت بێرە لەم شوێنە بچووکە عرض بکرێت لە بەرەوەی گەشتیار زۆر ڕووی تێکات. زۆر باشە. کاتی داوامکردنتان چۆنە؟ خەڵک گەشتیار چۆن سەردانیێرەکە؟ ئێمە تەنها ڕۆژانی سێشەمە و چوارشەمە داوامانە، بگرە ڕۆژانی هێنیش داوامەکەین، کاژمێرنەوە تا 12 نیوەڕۆ ئێمە داوامان هەیە لێرە. کاک جەلال دیارە ئەم ماڵی کولتوریە لەلایەن کۆمەڵێ گەنجی خۆبەخشەوە بەڕێوە برێن. شوێنەکەی لە بەشێک لە مۆنومنتی هەڵەبجەیە وەک بارەخان ئاماژەی پێ کرد. سێشەمان و چوارشەمان داخراوە ئەم شوێنە، تەنها لە ڕۆژەکانی تر بەڕووی گەشتیارانە کراوەتەوە و ژمارەیەکی زۆر لە سەدان پارچەی کولتوری و کەلەپوری و مێژووی شارەکە لێرەدا پارێزراون و پیشانی گەشتیاران و میوانانی ئەدرێەوە. داواش لەلایەنە پەیوەندیدارەکانەکەن بۆ ئەوەی کە ئەم ناوەندە بۆی ئەم ماڵی کولتوریە بەهێز بکەن، هاوکاریان بکەن. سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح لە شاری هەڵەبجەوە. سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی ئازیز دەچمەوە لای میوانەکەم لەسەرەوەی کە چۆن هاوڵاتیان لای هەرشە لەکتۆرەکان بپارێزن. میوانی ئازیزم بڕواجە زامان لەگەڵ هەم شارەزا لە تەکنۆلۆژیا و هەم خاوەنی کۆمپانیایەکی تایبەتە بۆی کە هاوڵاتیان لە هەرشە لەکتۆرەکان بپارێزن. کاک بڕادێمەوە لای جەنابەت ئەگەر لێوە دەست پێ بکەین سەرتا باست لەوە کرد ئەوە هاوڵاتیان زۆر جار خۆیان وا دەکەن کە بەرامبەرەکە بتوانێت هاکیان بکە. چی بکەین چۆن خۆمان بتوانین ماڵەکەی خۆمان بە جۆرە دەرگاکانمان محکەم بکەین کە کەس نەتوانێت هاکمان بکات؟ محکەمکردنی سۆشیال میدیاکان کارێکی ئاسانە لەبەرەوەی سکیوریتیانەی کە دایناوە لە ئەپەکانیە هەموو کەس دەتوانێت بەکاری بێنێ، بەڵام کەوتۆ سەر زانیاری لە زمانی ئەو زمانەیە کە لە سۆشیال میدیاکە هەیە. دەبینی ئێستا فەیسبوک بە کوردیە، ئەی تۆ توانی فەیسبوک بە کوردی بەکاربێنی، بەشی ئامرازەکان بەشی توڵی پاراستنەکانی هەمووی بە کوردی تایە. بەڵام کێشەکە ئەوەیە خەڵک بێ ئەوەی بۆ نمونە سارێکی کڕیوە وازان سارە هەر سویچ و ئیسۆپ و گازەکەی گێڕەکەیە نەخێرە بێت تۆ بزانی ئەم سیارە حاسەی هەیە ئیسفادەی لێ ئەەکەی ئیسفادەی لێ ناکەی، ئەم سیارە کۆنتترۆلی خۆی هەیە کە ئەچیتە دەرەوە داخی. ئێستا بۆ نمونە بەسیترین ئەو شێوازەی کە خەڵکی پێهاکەکرێ ئیمێلەکانیانە. لە سایە 60 و کەسانی کێنە لای ئێمە هاکراون لە ڕێگەی ئیمێلەوە هاکراون. ئیمێلەکەی چەند ساڵە کردوتەوە وەکو ئیمێلێکی یاهوو یاخود هۆتمێلە یاخود جیمێلە بێ کردوێتی و ئیتروازی لێناوە نەچۆ بەلای ئیمێلەکەیە. کۆمپانیای ئەو ئیمێلەکان هیچ مەجبور نییە چەند ساڵ ئیمێلە بۆ تۆ هەڵگرێبێەوەی بەکاری بێنی، ئەچێکۆ ئیمێلەکە دەسڕێتەوە. هاکەرەکەیت لە ڕێگەی توڵێکەوە لە ڕێگەی ئەڤیگێزەرەوە فرێندەکانی بۆ ئەهێنێ هەموو ئیمێلەکانیان پیشانەیە، یەک چێکی ئیمێلەکانەکە کامە ئیمێلەکەی سرابووە ئەچێت دروستێکات و فۆرگەت پازۆردێکەکە زۆر بە ئاسانی فەیسبوکەتە چێتە بەردەسی، یعنی بێەوەی خۆی هیلاکە ئیشی 5 دقێ. بۆیە خەڵک زۆربەی ئەوانەی کە هاتنەتە لای ئێمەوە کوتم لە ڕێگەی ئیمێلەکانیان و هاکراون ئیمێلەکانیان فرامۆش کردووە. ئیمێل باشترین شتە
بۆ ئەوەی کە ئاسانترین ڕێگەی بۆی کە هاکر بتوانێت بێتە ناو سوۆشیال میدیاکەتەوە. بۆیە لێرەوە بە هاوڵاتیانە لەم تکایە ئەو کەسانی کە ئیممەلیان داناوە لەسەر سوۆشیال میدیاکانیان ئەگەر پێشتر ئیممەلێکی لەسەر بۆ بەکاری ناهێنن باو ئیممەلە لابرن ئیممەلێکی تازەدانێت. زۆر باش جگە لە ئیممەلەکە چیتر بکەین بەدەر لە ئیممەلەکە دواتر ڕقم تەلەفۆنەکانیان دانن لەسەری کە تو فاکتەری پێڵن تو فاکتەرەکە لە ڕێگەی ڕقم تەلەفۆنی شۆ بێت و لە ڕێگەی ئەپلیکیشنی شۆ بێ ئەم ئەپلیکیشنەکە دایا بەزێنی بۆ نمونە سەفەرەیەکەی تۆ سیم کارتەکەت پێ نیە ئەم ئەپلیکیشنە ئیشی سیم کارتەکەت بۆ ئەکە کاتە دانانی ژمارە باشترە تا ئیممیل نەخێر ئەبێ بڵێ هەردووکی باشە چونکە تۆ جاری وا هەیە پەیوەندیت بە پێویستەکە پەیوەندی بکەی بە شەریکەی فەیسبوکەوە ئەکاونتەکەت دیسێبڵە بێ شەریکی فەیسبوک ئیممەلە بۆ نانێرێ بۆ ڕقەمەکەت ئەبێ لە ڕێگەی ئیممەلەکەت هەبێت تایبەت کە لەسەرەوە ئەکاونتە کۆنفەرم کرابێ بۆی تۆ بتوانانی گفتوگویان لەگەڵا بکەیت. ڕاستە کێن ئەو کەسانی کە ڕوبەڕووی هاگە بنەوە یا بوون کەیسەکان لە کوردستانە بە تایبەت کامانن زیاتر ئایا بە تایبەت ڕەگەزی ئافرەت یا نێرینە ڕوبەڕووی هاگە بێتەوە و بۆچی لە 185 و کەسانی کە هاتنەوە لای ئێمە ڕەگەزی مینن لەبەرەوەی دیقەت بە هەمومان ساحەبی عایلین ئافرەت زۆرترین کات ڕسم ئەگرێ ڕسمی سێڵفی ئەگرێ چێ بۆ سەیران ڕسم ئەگرێ زۆر بەشیان کە سناپەکە زۆربیان کە ئەچن بۆ سەیرانە لەگەڵ ڕەفیقەکانیان ڕسمەکان ئەگرن دوای گروپێ دروست دەکەن لە فەیسبوک هەموویان دەرنا و گروپەوە هاکەرەکەش ئەزانێت کە ئەمە ئافرەتە بۆ نمونە ئافرەتێکی حیجابە ئەزانە کە لە ماڵە بتەوە نەتوێ بەبێت لە چک ڕسمێکی هەر گرتووە نردێتی بۆ خوشتێکی خۆی بۆ برایشی خۆی بۆ مێردەکەی نردووە بۆ یەکێ هاکێکە ئەوە بە هەل ئەزانێت کە ڕسمێکی لە ناو سوۆشیال میدیاکە دەربێنێت لە ناو مەسنجەرەکە دەربێنێت و بە پارە پێی بفرۆشێتەوە ئەزانێت کە من و تۆی پیا ئەو پەڕی ڕسممان هەبێ تا هەرچۆنێک بێعی لە مەزبەحیشا ڕسمە گرت بێت تەبیعیە بەلاتەوە بەری تۆ پیاوێکی و وەکو ئافرەت کێشت نییە بۆیە زۆرترین کات هەوڵی ئەوان ئافرەتان هاکەن لە بەرەوەی بچنە مەسنجەرەکانیانەوە ئەو ڕسمانی کە هەیەە لە بینی خۆیان و هاوڕەکانیانە تەشیری پێ بکەن و بڵاو بکەنەوە زۆر باشگای ڕۆژ مۆزوعێکی تر هەیە کە ئەمە ئایا وەکو حاڵت بێ وەکو دیاردا ئەمیان ڕەنگەیەوە باشتر بزانن بەڵام مەترسیدارە زۆر جار ینی قسە لەسەر حیا و حرمەتی و شخصە دەکرێت شکۆیە و شخصە دەکرێت دەبینی زۆر جار بۆی کە هەموو ئینسانەکان شایانی هەڵەن لەسەر فەیسبوک یا تۆڕە کۆمەڵایەتیەکان کەسەکانی ناچار بەرامبەر ناچار بەوە دەکات کە بۆ نمونە خۆی ڕوت بکاتەوە بە زۆر لە جۆرەکان جستەی خۆی دەربخاوە دوجار داوای باجەکە لە بەرامبەرەکە ئەگەر بێت و ئەو مەبلەخە پارەی ئەو شتێک کاو دەیەوێ نەیکاتیان نەیدات ڤیددیۆکانی بڵاو دەکاتەوە ئەم حاڵەتانە توانین بڵین بە دووسێ شێوازێتە لای ئێمە شێواز یەکەم ئەوەیە باندێکن لە سلێمانی هەیە لە هەولێر هەیە لە هەموو زۆربەی شارەکان هەیە ئەم باندە ئیشیان چییە؟ ئەزانن تۆ کەسایەتێکی بۆ نمونە ناچێت بە گەنجەوە بیگرێ ئەچێ بۆ کەسانە ئەیگرێ لە کە لە سەر و 40 ساڵ بۆ 50 ساڵن کە شارەزای سوۆشیال میدیایان نییە ئێستا من هەر کەسێ ئەو شتم بۆ بک بەرامبەرم کە ئەزانم کە ئەمە ڤیددیۆیەکە و دروست کراوە بۆ منی ئەنێرە هەتاوەکو منیش هەمان ئەو لەقتانی ئەو ڤیددیۆ دووبارەکەمەوە بۆی تەسوورەکەی من بکات و دوای پارەم لێ وەرگێ بەڵام بۆ کەسێکی سەر و 40 ساڵ کە لە شارەزای سوۆشیال میدیا و گرتی ڤیددیۆیی نییە کاتێک کەسێ ئادەشی بۆ نێرە لە فەیسبوکە تقریبی دووسێ ڕۆژە قسەی لەگەڵاکە بە کوردی بێ بە ئەنگلیزی بێ بە عەرەبی بێ زۆربیان مەغریبین ئەتوانم بڵێم مەغریبین بە عەرەبی قسەی لەگەڵاکە هەتاوەکو کەسەکەی پێ بخاتە تەڵەوە کەسەکە لە خۆمە مەغریبیە من ناناسێ ڤیدۆشی لەگەڵا بکەم کێشەی نییە خۆمە کورد نییە بە تەڵە بۆم هاتبێ بەڵام مەغریبیەکە لەگەڵ باندە کوردەکەیە کۆنتاکتی هەیە کێشەکە ئەوەیە بەیەکە کۆنتاکتێکیان دروست کردووە تەنانەت خودی پارەکەش کە دوای داوات لەیەکە ئەینێرن بۆ مەغریب ئەینێرن بۆ ئیتالیا بێت دواتر بە شێوەیەکی ڕاستەوخۆ پارەکە دابەشەکرێتەوە بەسەر و باندەیە کە ئێمە کەیسمان لا و دراویشە بە ئاسایش سپاس ینی لێرەوە دەتوان بڵم دەستخۆشی لە ئاسایشەکەم کە ئیشیان لەسەر ئەو باندە کردووە کەسانی باشیشیان لێگرتووە و لە هەوڵی ئەوەشان بنبڕی بکەن بۆیە لێرەوە بۆ هاڵاتیان جۆرە زیاتر ڕوبڕووی پیاوان دەبێتەوە یان نافرەتان ئەمەیان زۆربەی کات ڕوبڕووی پیاوان ئەبێتەوە چونکە ئافرەت تۆزێ درەنگتر هەڵ ئەخەڵەتێ بە تەلەفۆنی ڤیددیۆیی ینی درەنگتر خۆی ئەیا بەدەستەوە هەتاوەکو ئافرەت کێشەیەکی هەیە تا زۆر دڵنیا نەبێت لە کەسێک لە دڵۆ متمانەی پێ نەبێت ناتوانێت بچێتەوە حاڵەتۆ لەگەڵی لە کوردستان شتی وامان هەبوو پارەیەکی زۆر بدا بە هاکەرەکان ڕۆشتووە خەڵکمان لا بوو هەتا 8 دەفتەر پارەیەوە بە کەسێک بۆی تەسویرەکەی بڵاو نەکاتەوە لە کۆتاییە کە دیتر لە دوای 8 دەفتەرەکەەوە ساوە ڤیدۆکەشی هەر بڵاو کردوتەوە زۆر باشە چی بکەین کە لەم جۆرانەیە خۆمان بپارێزین ئایا کابرا دیوێکا دەبێت پەروەردەی باشتر بێەوە خۆ ڕاگرتر بێ بۆ شتان نەخەڵەتێ بەڵام کە هاتوو بۆ نمونە ڕوبڕێم حاڵەتانش بوویەوە دەبێت چی بکات هەموو ئەم کەیسانە پەیوەندیان بە پەروەردەی تاکەکەەوە هەیە ئەو کەسە چۆن پەروەردە کرابێ ئەو کەسە ئینسانیانە پەروەردە کرابێ یاخود
تەبیعەتێکی ئاژەڵی هەر هێشتا تێدا مابێ ئەبێ بزانین کە ئەو شتەی ئەو حاڵەتی کە لەو کاتەیە بۆمانە حاڵەتێکە ئەبێ سوور بزانین ئەگەر ئەمە بەدەست بۆمان هاتووە ئەبێ بزانین ئەمە ئەم کەسە مەرامێکی لەگەڵ تۆیا هەیە ئەژینا ئەو کەسی کە ئەو حاڵەتی هەیە ئەتوانێت بڕوا هزار سایتی پۆرنمان هەیە توانێت بچێت لەو شوێنانە ئەوە بکە بەڵام کە هاتوو لەگەڵ تۆیا ئەم شتێک کرد ئەبێ بزانی ئەمەی بۆ ئەوە کردووە کە یا پارەیەکرد لێ پێشۆ یاخود لە کەسایەتیت بە بۆیە لێرەوە بۆ کەسانە ئەڵێن کە تووشی و حاڵەتانە بوون سەردانی کۆمپانیا بکەن یاخود ڕێکخراوەکەمان کە ئێمە ڕێکخراوێکیشمان هەیە ڕێکخراوی تێکهات کە بێ مقابل ئیش بۆ ئەو خانمانە ئەەکەین بێ مقابلیش بۆ ئەو کەساناگەن کە تووشی و حاڵەتە بوون ئێمە لە کۆمپانیاکەمانە لە توانامانە هەیە ئەو ڤیددیوانە لە هەر شوێنێ ئەپلۆد کرا بیسرینەوە تەنانەت لە سایتە پۆرنەکانیش تەنانەت لە سایتە تایبەتەکانیش بۆیە ئەو کەسانی کە تووشی و حاڵەتانە بوون ئێمە توانین هاوکاریان بین و ئەو کەسانەشی کە ئەلحەمدوللا توش نەبوون با ڕێگری بکەن لەم کەیسانە ئەم ڤیددیوانە بڵاو بکەنەوە ئەم زانیاریانە بڵاو بکەنەوە کە باندێک هەیە ئیشیان لە سەر شخصیاتی خەڵک کردووە ئیش لەسەر ئەواگەن کە کەسایەتی کورد و ئافرەتی کورد و کۆمەڵگەی کوردی بە عقارێکی خراپە یاساییەکەی و کەسانی کە هاک دەکەن چییە و مافی یاسایەوەی کە هاک دەکرێت چییە؟ تا ئێستا لە محکەمەیە و لە قانونی عێراقیە تەنها 2 موبایلمان هەیە هیچ سیاسایەکی تایبەت نەکراوە بڵێ ئەمە تایبەتە بە هاکرد تەنها هەر بە 2 موبایل حکومەدرێ بەڵام خۆشببختانە کە دەتوانین بڵێن 2 موبایل هەنە گۆڕانکاری تیا کراوە هەنشتی بۆ ئیزافە کراوە تا ئێستا ئێمە چەند کەسێکمان ناوە بەدادگا بەڵام ئەوەی کە جێی ناخۆشیە کەسەکە هەر بە کەفالەتێکی بەسیط وەربووە هەتاوەکو تحقیق لە کەیسەکەی ئەکرێ بەڵام وەک دەزانن ئەو هێرشانەی کە بە کۆمپیوتەر و بە موبایل ئەکرێ ئەو دەقەیە لە بەردەستانە بێ ئەتوانێت موبایلەکە فۆتێنرێ وەکو ئەجیلی جینایی نییە تەنها بڵی بەسمەکەی بە شوێنی مردووەکەەوە ئەمێنێ یاخود شوێن پەنجەکەی بە شوێنەکە ئەمێنێ کە موبایلەکەی فۆتان یاخود ئەو سوشیال میدیای کە هەیەی سڕیەوە هیچ شتێکی لەگەڵا ناکرێت بۆیە لێرە منداوە لەو کەسە پەیوەندیدارانە ئەەکەم کە ئیش لەگەڵ محکەمەکانە ئەکەن کە دەسەڵاتی گەوریان هەیە کەیسێکدا بنێن حکمێکدا بنێن بۆ ئەو کەسانی کە هاگەکەن ئەو کەسانی کە ئەو باندانەی کە ئەم خەڵکانە تووشی ئەم هێرشانە ئەکەن ئەو باندانەی کە تەلەفۆن لە ڕێگەی تەلەفۆن و لە ڕێگەی سیمکارت و لە ڕێگەی کارتەوە پارە بە خەڵک ئەنێرن و دواتر گاڵتیان پێک زۆر جارە و کەسی کە فەیسبوک دادەنێ بە تایبەتی ڕەنگە زیاتر تازەکارەکان یانەوەی کە فەیسبوک بۆ مەرامی شخصی و حەزی خۆیان بەکاری دیانە سێر دەکەی ئەدیەکت بۆ دەنێڕێ بۆ نمونیسە دەنووسێ شارەکەم بۆ نووسێ گوڵی جوان ئەمان ناوی خوازراون ئەمانە چۆن مامەڵیان لەگەڵا بکرێت و هەروەها ئەوانەی کە دەیانەوێت من هاککەنیان تۆ هاککەن زیاتر بە ناوی خوازراوەوە تەبەن دێن دەبنە هاوڕێت ئایا ئەمانە زیاتر لەسەر ناوی ئافرەت نیان لە لەسەر ناوی پیاوە تۆ ئەبێ بزانی کەسایەتیە کە شتێکی شاراوایی لە پشتۆ نەبێ بە ناوی خۆی سوشیال میدیادانێت و ڕسمی خۆی خاتەسەری من و تۆ بۆچی هەموو شتەکانمان پاپلیکە و خەڵک ئەیبینێ لەبەرەوەی هیچ شتێک لە خۆمان عاشق نابین و مەرامێکی تایبەت و شخصی و حیزبیمان نییە بۆیە ئەو کەسانی کە بە ناوێکی ترەوە بە ناوی بۆ وەکو ناوانەی کە باسێ کرد کە جاری وایە بە ناوی شخصی خۆشیانەوە ئەینێرن بە ناوی شخصی بە ناوی تۆ دروستێکات و ئات بۆ ئەوە نێرێت تۆ ئازانی ئەوە چەند جار حاڵەتی وامان هەبووە بە ناوی کەسێک کە ڕۆژتۆ ڕسمی برادێکی بردووە سوشیال میدیایشی بە ناوە دروست کردو بە ناوی ئەوەی کە ئەکاونتێکی من یا وێنەیەکی من بڵاوکاتەوە ئەکاونتەکەمە سووتێنێم دەکرێت بە کەسی هاکەر ئەو کەسی کە منی هاکردو بناسرێتەوە بەڵێ ئەو حاڵەتەمان زۆر بووە ئێمە لە کۆمپانیا کەسێک چۆن تەعامل لەگەڵ ئەمە ئەکرێ کەسێک کە بۆ وێنەیەکی منی بڵاو کردەوە سەرنجام سەر نەکێشێ بۆ تاوانە گەورە کۆمەڵایەتیەکان بۆ من لە کاردانەوەی ئەمە بڕۆم لەبەری کە وێنەی خێزانم وێنەی خوشکم وێنەی کەس خزمێکی بڵاو کردوەوە نەچم بیکوژم ئایا ئەمە ئاسایش تەعاملی لەگەڵاکە لەوەی کە زۆر جار ئاسایش قبول ناکات لە شوێنێک کە کامێرەی چاودێریەکەشی پیشانی خەڵک بدە ئاسایش ئیشی باشی لەسەر ئەم کەیسە کردووە چونکە ئێمە وەکو ئێمە کە ئێمە تاکە بەسمە ئێوە وەکو کۆمپانیا کەسی هاکەر بە کەسی هاکراوەڵێن دەڵێن ئەو کەسە ئەکاونتیەوە یان وێنەیە بڵاو کردوێتەوە ئێمە ویست ئەم مەقتەعامێ بیگەێنە بە هاوڵاتیان ئێمە تاکە کۆمپانیان لە سەرتاسەری عێراق نەک لە سلێمانیش کە هاوڵاتیان پارێزین لە هاک ئەوەی کە جێگەی خۆشیە لایەنە پەیوەندیدارەکانی وەکو ئاسایش و پۆلیس زۆر هاوکاری ئێمە بوون لەم کەیسانەیە تەنها ئێستا ئەوەی کە زۆر ئیشی لەسەر ئەکەن پیان وتوین تەنها ئامرازمان پێوتراوە ئەویش ئەوەیە کەسێک کە بیاوێ هاکەرەکە بدۆزێتەوە
کتابێکی پۆلیس یاخو کتابێکی ئاسایش بۆ ئێمە ئەهێنرێ کتابەکە دواتر ئێمە زانیاری هاکەرەکە خینە بۆکسێکی داخراوە تەسلیمی ئەو لایەنەیەکەین کە کتابی بۆ ئێمە بەیانی بە کەسی هاکراوی ناڵێن نەخر ئەوە چونکە ئەوەی سەر نەکێشێ بۆ دواترەوە توندوتیژی لێ ئەکەوێتەوە لاچە هاکەرەکە خزمێکی خۆی ئاسایش و پۆلیس چۆن تەعامل لەگەڵ کەسی هاکراواکەن کاتێوە دۆسیەکەی ئەنێرنە بەردەستیان و دڵنیا بن لەوەی کە ئەم کەسە بۆ وێنەی ئەم عایلێ بڵاو کردوەوە یان ئەم پەیج و سایتەی هاک کردووە. زۆربەی ئەو کەیسانە کە هاکەرەکان کردویانە یعنی هەنێ حاڵەتیان خزمی خۆی بووە بۆیە کە براوەتە ئاسایش بۆی کەیسەکە زۆر گەورە نەبێ بۆی نەچێتە بابی ئەوەی کە تەعاملێکی ناخۆشیە بکەن ناکۆکیە بکەوێتە بینی عیلەکە و کۆمەڵگەکەەوە تعهدێکی بۆ کەسەیە و شتەکەی سەتر کردووە ئەمە کە جێگەی دەستخۆشی و ئیشێکی زۆر سەریع کراوە بەڵام ئەگەر لەلایەن محکەمەوە بێ خۆتە زانی بەڕێوەبەری بنکەکە ئەیبینێ پۆلیس ئەیبینێ زابتی بەردرگاکە ئەیبینێ ئەچێتە لای حاکم خەبیر قەزایی ببینێ حاکم ئەیبینێ چەند جەلسەیەکی پێچێ اینجا حاکم حکمی لەسەرەیە بەڵام ئەو کەیسانەی کە ئاسایش باشتر ستەتریەکە من ینی بەڵام ئاسایش لەم کاتەیە ئەتوانین بڵێ ناتوانێت بە جارێ هەموو کەیسانە وەرگێت چونکە هەنێکی جێگابرا خۆی بە محکەمە بیکە. زۆر سپاس بۆ بڕوات جەزا شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاری سپاس زۆر بەخێر بینەرانی عزیز دیارە تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پێشانگای نێودەوڵەتی کە تایبەتە بە بیناسازی و وزە کراوەتەوە و میوانێکمان دەبێت لەناو پێشانگاکەیە کە بەڕێبەری کۆمپانیای سەروانە بۆ دابینکردنی کەلوپەلی بیناسازی ئەگەر لەگەڵمان بێت یارە کاک لوقمان هەریری کاک لوقمان سڵاوی خوارد لێبێت ئەگەر پێمان بڵێ ئەم پێشانگایەکەی کراوەتەوە چەند ڕۆژ بەردەوامەوە زیاتر و کۆمپانیانی کە بەشداری بوون ئایا کۆمپانیای ناوخۆن یا کۆمپانیای بیانیشی تێدایە؟ بەڵێ سڵاو لە پێیام و بینەرانی پێیام دەستان خۆش بۆ گرنجدان بەم بوارە دیارە ئەم پێشانگایە لە 26 مانگ کراوەتەوە 4 ڕۆژ بەردەوام دەبێت ینی ئەمڕۆ کۆتا ڕۆژی ئەم پێشانگایە دیارە کە پێشەنگا دەکرێتەوە وەکو عادەتی کۆمپانیا دەرەکیەکان تێدا بەشداری دەکەن و وە کۆمپانیا ناوەخۆیەکانیش بەشداری تیا دەکەن. گرنگی بوونی کۆمپانیا دەرەکیەکان لە ئەم پێشەنگایە بەڕاستی گرنجیشی زۆر تایبەتی هەیە. یەک بەنسبەت کۆمپانیا کوردیەکان کە لێرە ئەتوانن لەگەڵ یەک کۆنتاک دروستکەن و بۆ بەستنی بۆند لە چەند بوارێکە ئەو بوارانی کە تایبەتە بەو شەریکانی کە لێرە ئیشتیا دەکەن. بۆیە بەشداریکردنی کۆمپانیا دەرەچەکان و کۆمپانیا کوردیەکان لێرە بە زوری دەزانین کە زۆر بە سڕی بەشداری بکەن بە تایبەتی کۆمپانیا کوردیەکان کە بتوانن سوود لە ئەزمموی ئەو کۆمپانیانە وەربگرن کە لەم وڵاتانە دێنە ئێرەوە چەند ساڵ ئەزممویەکی باشیان هەبووە لەم بوارانەی کە بە تایبەتی بواری بیناسازی کە ئێستا ئەم پێشەنگایە لە بواری بیناسازی کراوەتەوە بە هەموو بەشەکانیەوە جا ئێمە وەکو کۆمپانیای سەروان بەشداریمان کردووە لە بواری دەرگا و پەنجەرەی ئەلەمنیۆم سلاید بە هەموو سیستەم و ڕنگ و جۆرەکانیەوە و هێنانی ئەکسسواراتی ئەلەمنیۆم لە دەرەوەی وڵات. ئێمە دیارە چۆن باسی ئەوە دەکەین کە گرنگی ئەم پێشەنگایە لەوەدایە کە ئەم کۆمپانیا بیانیانە بەشداری دەکەن لێرە سوودیان لێ دەبینین بە هەمان شێوە ئێمەش بەشداری ئەم پێشانگایانەمان کردووە لە بە تایبەتی لە تورکیا کە کراوەتەوە لە مانگەکانی ڕابردوو ئێمە توانیمان لەوێ چەند گرێبەستێک لەگەڵ ئەوان ببەستین و سوودیان لێ ببینین بۆ هێنانی ئەو موادی کە پێویستە لێرە ئێمە بەکاری بهێنین. ئەمە دەبێتە هۆکاریەوەی کە سبەینە و کەرستانی کە کۆمپانیا ناوخۆیەکان لە دەرەوە هاوردەی دەکەن بۆ ناوەڕێمی کوردستان کوالیتیان بەرزتر ببێتەوە. دیارە ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو کۆمپانیانەی کە داوا دەکەن ئەو موادانەی کە بۆیان دێن کوالیتی ئەو موادانە ئەوان زیاتر دەستنیشانی دەکەن و تهدید دەکەن. ئێمە کە سەردانی ئەم پێشانگایانی دەرەوەمان کردووە دانیشتون لەگەڵ یان و کوالیتەکانمان سیر کردووە ئێمە بە خۆمان سەرپشک بوون لەوەی ئایەمە زۆرێک لەو موادانە یان لەو کوالیتانی کە دەمانەوێت بیهێنین و هاوردەی بکەین. ئەوەش دەگەڕێتەوە سەرزەمیر و ویژدانی ئەو تاجیرەی کە موادەکە دێنێتە هەرێمی کوردستان. بۆیە گرنگە بەڕاستی من دەستخۆشی لەو تاجیرانە دەکەم و بازرگاران دەکەم کە هەوڵ دەدەن کرانەوەشیان هەبێ بە دەرەوەی هەرێمی کوردستان و هێنانی مواد بەڵام با بیرشیان لەوەی بێت چۆن ینی گرنگی بە چەندەتی قازانجەکەیان دەدەن بە ئەوەندەش گرنگی بە چۆنیەتی کوالیتی موادەکەش بدەن.
زۆر باشە ئێستاەوە کا کامەران وەکو کۆمپانیاکەی خۆتان کۆمپانیای سەروان ئەو کەلوپەلەی کە دەیێنن تا چەندە کوالیتی بەرزەوەرە چەند وڵاتی دەرەوەیە کەلوپەلەکانتان دێنن بڵێ دیارە ئێمە لە بواری سلایدات کە ئەلەمنیۆمە جۆری جیاوازی زۆرە ئێمە چەند زۆرێکمان هەیە لێرە ئێستا مەوجودە و چەند زۆرێکیش حەسەب تەڵەب دەینین هەم ڕەنگ و هەم جۆرەکەی لێرە مەوجود نییە ئەو کەسێک کە داوا دەکات ئێمە ئەتوانین بە ماوەی 20-25 ڕۆژ بۆی دەستەبەر بکەین و بۆی بهێنین دیارە ئەوەش هۆکارێکە ئەوەیە کە ئێمە توانیمانە لینکێک دروست بکەین لەگەر ئەو کۆمپانیا دەرەچیانەی دەروی هەرێمی کوردستان بۆی کە بتوانین ئەوەی کە لێرە پێویست کە هاوڵاتی داوای بکە ئێمە بۆی دەستەبەر بکەین و بۆی بهێنین ئەوش بە زیاترکرانەوەی هەردوو کۆمپانیەکانی دەرەوە کوردستان و هەرێمی کوردستان و مشارەکەکردن لە پێشەنگاکان ئەمریکا دروست بووە کاک لوقمان گەرم و گوڕێ و جم و جوڵ و بەدەمەوە هاتنی هاوڵاتیان وە سەردانیکەرانی پێشانگا چۆنیە بە تایبەت ئەو دیمەنەی دەبینین ئایا تەواو دیمەنی ناو پێشانگا یا گەرم و گوڕی و بەدەمەبوونی هاوڵاتیان گەرم و گوڕانترە زۆرترە بەڵێ دیارە بەپێی ئەو خشتەیە کە دانراوە لە پێشەنگا کاتژمێر 11 پێشەنگا دەکرێتەوە هاوڵاتیان ئەتوانن سەردانی بکەن بە سێشتان نەبووتە کاتژمێر 11 دیارە ئێوەش تەختیەتان لەو کاتە بوو بۆیە ئێستا کەس نهاتوتە ژوور تەنیا بەشێک لە کارمەندەکان و یان خاوەن کۆمپانیاکان بەشدارن لێرە لە شوێنەکانی خۆیان دەنا الحەمدولله ئەو سێ ڕۆژە ئێمە لێرەین بەشداری خەڵک زۆر باش بووە هیوادارین باشتریش بێت بەڵام یەک شتشمان لەبیر نەچێت ئێستا دیارە وەکو پێشەنگای بیناسازی چینێکی تایبەت زیاتر دێنێرە ئەویش پێک هاتوون لە ئەوانەی کە یان چینی برێن ئەوانی کە معمەل و کۆمپانیان هەیە یان ئەوانەی کە خەریکی خانووکردنن لەو بوارانە ئەوان زیاتر سەردانی دەکەن بەڵام بەڕێژێکی باش کەرانی زۆری هەبووە ئینشاڵڵا باشتریش دەبێت لە داهاتوو ژمارەی ئەو وڵات و کۆمپانیانەی کە بەشداری پێشانگاکەیان کردووە ئایا هیچ ئامارێکت لەبەردەستە کە چەند وڵات و چەند کۆمپانیا کەرەستە و مادەکانی خۆیان لەو پێشانگای عەرز دەکەن و هێناویانەتە کوردستانەوە؟ بەڵێ وەڵاهی وەکو ئاماری ڕسمی لامان نییە بەڵام ئەوەی کە بۆ خۆمان جەولەمان لێداوە و قسەمان لەگەڵ کردوون و کۆنتاکمان لەگە دروستکردون و یان سەیری ئەو عامی پێشەنگاکەمان کردووە بەشێکی زۆری وڵاتانی دەوروبەری تێدایە جا وڵاتی تورکی تێدایە وڵاتی مصری تێدایە وڵاتی ئوردن تێدایە ئەو وڵاتانێک تری بەعام تێدایە لە بوارەکانی بەتایبەتی کارەبایات زۆر بەشداریان کردووە ساڵ لە بوارەکانی تر بە بەعام بوارەکانی بیناسازی لەم وڵاتانە سەردانیان کردوون بەڵام ئەوەی جێی تێبینیە من تێبینیم کرد کۆمپانیا کوردیەکان کەمتر بەشداریان کردووە حەزمە کرد زیاتر بەشداریان کرد باشکو بەڕاستی بەشداریکردن لە پێشەنگایانە زۆر سوودی دەبێت بۆ ئەم کۆمپانیانە هەم بۆ دروستکردنی لینک لەگەر ئەو کۆمپانیا دەرەچیانی کە هاتوون و هەم بۆ خۆشیان بۆ نمایشکردن و یان ناساندنی ئەو کەلوپەلی کە هەیەە لێرە بەڵێ هۆکار چیە لە پایتەختی هەرێمی کوردستان ئامادەیی و بەشداری کۆمپانیا کوردیەکان زۆر کەمە بۆکۆی کە جەناب داماشی پێەکەی هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە ئەوەندەی ئاگادار بن؟ بەڵێ من پێم وایە ئەگەر بێ و ئاسارین کاری بکرێت لە ڕووی دابینکردنی شوێن چوتێچوونی ئەم شوێنە بەڕاستی بام بۆ کۆمپانیاکان تەڕادەیەک زۆرە ئەگەر ئاسانکاری بکرێ و هانیان بدرێ بۆی کە بەشداری بکەن لێرە وەکو وڵاتانی ترخاستر وڵاتی تورکیاکە دامەشی باشی کۆمپانیەکان دەکات بۆ بەرەپێشچوونی بواری بیناسازی بوارەکانی تر ئەگەر لێرەش بکرێتە پلان و بەرنامە بۆ داڕێژرا و بەرنامێکی بۆ دابڕێژن بۆی کە مەبەستیابی کۆمپانیەکان بەشداری بکەن لەم پێشنگایە ئەتوانن بەڕاستی کۆمپانیەکان بەشداری پێ بکەن بەڵام لە بیرشمان نەچێت ئەو قەیرانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە هۆکار بووە بۆی کە کۆمپانیەکان تۆزێ سز بووی بن لە بەشداریکردنەوەها پێشەنگایەک بۆیە هیوادارم لە داهاتوو هەم حکوومەت ئینشاءالله هەوڵ لەدات بەرنامەی هەبێت بۆ زیاتر کۆمپانیەکان بەشداری ئەم زۆرە پێشەنگایانە بکەن و هەم کۆمپانیەکانیش خۆیان ڕابێنن لەگەر ئەو زروفەی کە هەیە و گرنجدان بە
بوارەکانی خۆیان و بەشداریکردن لە پێشەنگایە و زیاتر پەرەدار زۆر باشە پێشەنگایانە ئامادە باشەتیدا هەبێ و بەشداری بکەتێنە. کاک لوقمان ئەگەر سیر بکەیت لە ڕابردوودا هەندێ کەرەستەی بیناسازی کۆن ئێستش دیوار و ئاسەوارەکە هێشتا هەرماوە بەڵام سیر دەکەیت لە چەند ساڵانی ڕابردوو بەتایبەتی لە دوای 2023 هەندێ لە سیتیەکان کە کراونەتەوە خەڵ زۆر ناڕازیە بەدەستیەوە زۆر جار خەریکە دادەڕمێ یاخود کەرەستەکانی ناو بیناکە بە کەڵک نایەن دەبێت تعمیر بکرێنەوە نۆژەن بکرێنەوە ئێوە وەکو کۆمپانیای سەروان چه گەرنتیەکتان هەیە لەسەر و ماوادانی کە لە دەرەوە هاوردەیان دەکەن کە زەمانەت و شتێکی باش و کوالیتی بەرز بێ و لە هەمان کاتە کەرەستەکان چی و چین کە کۆمپانیای سەروان دەیانێنێتە ناو هەرێمی کوردستانەوە. بەڵێ دیارە وەکو لە پێشتر باسم کرد دەگەڕێتەوە سەر زەمیری ئەو تازیرەی کە موادەکان دەهێنێت بە دەرەجەیەک بەڕاستی و هەبوونی منافەسە زۆر گرینگە لە هەرێمی کوردستان ئەگەر بێ و کۆمپانیای زیاتر منافەسەیان لە بینە دروست بێت لەسەر نەک چۆنیەتی زۆرتری قازانجکردن چۆنیەتی بەرزکردنەوەی کوالێتی کەلوپەلەکان گنجێکی باشیە. من بۆ خۆم کە سەردانی دەرەوەی هەرێم کوردستانم کردووە و کە چوومە ئەو شوێنانەی بە تایبەتی ئەکسسواراتی ئەلەمنیۆم چوم سەیرم کردووە لێم پرسیون ئایا ئەم شتە کە شتێکە تایبەتە بە پەنجەرە و سلاید چەند چیلۆ هەڵدەگرێت گوتی هەمانە 100 چیلۆ هەمانە 180 چیلۆ هەمانە 140 چیلۆ گوتم ئەی بازرگانەکانی خۆمان زیاتر کامیان داوا دەکەن گوتی وەڵای زۆری ئەوەی کە 100 چیلۆ هەڵدەگرێت بەڵام بۆ خۆمان ئەومان هێناوەکە زۆرترین وەزن هەڵبگرێت بۆ ینی کوالێتی بەرزی ئەو سلایت و ئەو ئەلمنیۆمانی کە تێدا بەکاردێنین کە نەجاحەت بێنێت بۆ ئێمە هەر ئیشێکش دەکەینەوە بە ساکخانەکانی شەڵێن ئێوە ئەگەر مهندستان هەبێ ئەکرێ مهندسەکان ئیشەکانمان لێ ئیستلام بکەن و ئێمە زمانی یەک ساڵیان دەدەین. بەڵێ کاک لوقمان هەمیشە کوردستان بە بازار و مەیدانی ساختکردنەوەی بەرهەم و کەرەستەی بیانی دادەنرێ کوردستان بۆتە شوێنی ساختکردنەوەی کەرەستە و مادەی وڵاتانی بیانی و دراوسێ ئەم پێشانگایە چه گرنگیەکی بۆ کوردستان هەیە لەوەی ئایا سەرنجی کۆمپانیا بیانەکان ڕابکێشێ بۆ بەرهەمی کۆمپانیا کوردیەکان یان بوونە چه گرنگیەکی تری هەیە بۆ کوردستان و جەماوەری کوردستان؟ دیارە بوونەکردنەوەی ئەم پێشەنگایانە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر یەک تا ڕێژەیەکی باش ئەوە نیشانەدات کە ئارامیەک هەیە لە بواری بیناسازی بۆی کۆمپانیاکان بەشداری تیا دەکەن ئەوە یەک دوو هاتنی ئەم کۆمپانیانەی کە دێنە هەرێمی کوردستان دیارە ئەمانە وڵاتن و ئەزمونێکی چەند ساڵیان هەیە لەم بوارانەی کە هەیەە بۆ ئەزمونەوە دێنە ئێرە ئێمەش ئەتوانین سوود لەو ئەزمونیان وەربگرینەوە بتوانین لە بەرەو پێشچوون و پێشخستنی بواری بیناسازی سوودیان لێ وەربگرینەوە بتوانین لەمە دووە ئەو شتانی کە جەنابەت باست کرد و ئەو خەلەلانی کە دروست دەبێت لە بینا و لە داڕمان و لە زەرەردان لە هاوڵاتیان ئەمە کەم بێتەوە نەمینێ بەکردنەوەی وەها زۆرە پێشنگایە کە ئەو کۆمپانیا دەرەچیانە بێن و بە کوالێتیی باش ئەو موادانی کە دێنن ئێمە اتفاقیان لەگەڵ بکەین و بۆ دیان لەگەڵ بکەین. زۆر باشە پێشنگای نێودەوڵەتی بیناسازی وزە تاکەی بەردەوامە بێت. دیارە ئەمڕۆ ئاخی ڕۆژە کاتژمێر 7 تەواو دادەخرێ ئەمڕۆ چوارەم ڕۆژە هەر وەکو پلانی بۆ دانرابوو کە 4 ڕۆژ ئەم پێشەنگای دەکرێتەوە من دەستخۆشی لە ئەم کۆمپانیای دەکەم کە ئەم پێشەنگاش کردێتەوە پێم وایە کۆمپانیای سوفێر بوو دەستیان خۆش بێت تا ڕادێکی باش هاوکارمان بوون مە سوپاسیانەکەم وەکو کۆمپانیای سەروان. زۆر باشە گرنگترین ئەو خۆت وەکو خاوەنیەکێک لەو کۆمپانیایی کە کەرەستەی بیناسازی دێن گرنگترین ڕێنماییەکان بۆ کۆمپانیەکانی هاوشێوەی خۆتان چی هەیە کە ڕچاوی بکەن بۆی کە ئێمەش بینایەکی سەلامەتمان هەبێت لە هەرێمی کوردستان بەگشتی؟ بەڵێ تەبان بەحقەت ئێمە کەلعادا ئەو خەڵکانی کە بینا دروست دەکا بەداخەوە دوو حاڵەتمان هەیە حاڵەتی یەکەمەوان احتیمال ناخەنە سەر مهندس کە ئیشەکان ئیشرافی ئیشەکانیان بۆ بکە حاڵەتی دووەمیش بە تایبەتی جۆرێک لە مهندسەکان بەڕاستی لەگەڵ ڕێزم ناتوانیوە بە شێوازێکی هەندەسی تەواو ئەم بینانە ئیشراف بکەن بۆیە ئەگەر بێ و لە هەردوو لا بتوانن هاوکار یەک بنوە ئەم بینانێک کە دەکرێت ئیشرافی مهندسی لەسەر بێ ئەو تەڵەبیاتەی کە هەموو مهندس دەیکات بۆ بیناکانیان
باشترە لەوەی کە خاوەن ماڵ بۆ خۆی دەستنیشانی بکات ئەوان لەسەر ئەندازەیەک یان لەسەر شێوازێک لە ئەو زانیار و زانستی کە هەیەە داوا شتەکان دەکەن بۆی بۆ داهاتوو هیچ مشکلێکیان بۆ دروست نەبێ بۆ بیناکە. زۆر سپاس بۆ بەڕێز لوقمانەژی خاوەنی کۆمپانیای سەروان بۆ پێداویستی بۆ کەلوپەلی بیناسازی سپاس بۆی کە لەگەڵمانە بووی لاولێرەوە. بینەرانی عزیز دیارە چەند راپۆرتێکمانەیە کە بەپێی دەرفەت لە بەرنامەکەدا پێشکەشتان دەکەین. راپۆرتیەکەمان قسەکردنە لەسەر خاوەن پێداویستێکی تایبەت لە هەڵەبجە کە خولێکی بێبەرامبەر کردوێتەوە. سامان فەتاح راپۆرتێکی بۆ ئامادەکردین بە پێکەوە بینەری بین. لۆن خاوەن پێداویستی تایبەتە. پرۆژەی لۆن بۆ تواناسازی گەنجانی شاری ڕاگەیاندووە. خۆبەخشانە چەندین خولی درێژخایانی جیاوازی تایبەت بە تەکنەلۆژە و بەرەمەکانی فێرکاری کۆمپیوتەری کردووەتەوە. لۆن ئەو پرۆژەی دڵخۆشی کردووە. ئەو بەرنامانە تقریبان تا ئێستا دەبەرنامن من ناوەکان بەگشتی بنەماکانی کۆمپیوتەر و پارتیشن و فۆرمات و دابەزانی هەموو بەرنامەکان و تعریف و ئەمانە تەبەن وەکو ئامادەکردنی کۆمپیوتەر بۆ ئەوەی کە ئەم کۆمپیوتەرە ئامادە بێ ئەو کەسە پێویستی بە بازاڕیان بە کەسێکی تر نەبێ لێ بپارڕێتەوە یان تەکلیفی لێ بکات بۆ ئەوەی کە کۆمپیوتەرەکەی بۆ چاکاتەوە. و بەشی دووەم فێربوونی بەرنامەی ورد کە زۆر ئەساسیە، بەرنامەی پاوەرپۆینت، بەرنامەی ئەگزڵ، هەروەها بەرنامە گرافیکەکان، ئەدۆب ئۆدیۆشن، ئەدۆب فۆتۆشۆپ، ئەدۆب ئیلەسترێتۆر، ئەدۆب ئافتەر ئیفێکت، ئەدۆب پرایمەر، هەروەها بەرنامەی دیزاینیش لە بەرنامەی منابوو، بەرنامەی مایا و بەرنامەی سینەما 4D، بەرنامەی 3D ماکس، تەنانەت ئەوتۆکادیش بڵێمەوە. لۆن فەریح ئەوەی شارەزای بووە لەسەر کورسەکەی دەیبەخشێتە کەسانی دیکە. لەبارەی چۆنێتی شارەزابوونیەوە لە بەرنامەکانی کۆمپیوتەر دەڵێت لە ماڵەوە ئەستی بە بۆشایی زانستی کردووە، بۆیە توانیوێتی سوود لە تەکنەلۆژیا وەربگرێت و ئەو وانانەی بە زمانە جیاوازەکان دەکرانەوە بە دوایاندا بچێت و فێریان ببێت. بە زۆر لەخۆکردنیش بێ هەوڵم داوە کە خۆم فێری شتێ بکەم وە بیگەێنم بەو کەسانێک کە لەگەڵما دانیش، تەنانەت ئەو هاوڕیانشی کە سەردان مەکەن. حەزەکەم ئەوەش بڵێم بەشێک لە هاوڕیانم لێم عاجز بوون، چونکە ئەو جۆرە لە هاوڕێتی و تەقلیدی هاوڕێتی و دانیشتن و کات بەسەر بردن و گاڵتە و گەپە بەڕاستی بۆ ئێمەی گەنجان ئیتر سوودێکی نەماوە. یعنی ئێستا ژیان گۆڕاوە، هەمووی سەردەم بووەتە سەردەمێکی تەکنەلۆژی، سەردەمی زانیاری، و ئێمە ئەبێ یا خۆمان فێرکەن یان کەسانی تر فێرمانکەن. لێدانی منت بینیوە وەکو فێرخوازێک ماوەی نزیکەی 3 هەفتەیە لای کاک لۆن وانە دەخوێنم لە بەرنامەکانی کۆمپیوتەر. سوودێک زۆرم نەبینیوە زیاتر لە بەرنامە کۆمپیوتەرەکان وەکو ئەدۆب ئافتەر ئیفێکت، ئەدۆب ئیلەسترێتۆر، وۆرد، ئێکزڵ، پاوەرپۆینت. ئەم لەم کۆرسانەیە بەشدارم. دیارە کاک لۆن خاوەن پێداویستێکی تایبەتە کە ئەم کۆرسە دەڵێتەوە. ئەو خاوەن پێداویستە تایبەتە دەڵێت هیچ شتێک لە توانای مرۆڤ زیاتر نییە و ئەوەی مرۆڤ هەوڵی بۆ بدات دەتوانێت بەدەستی بێنێت بە دیاریکردنی ئامانج و کۆششکردن بووی. لۆن زمانەکانی عەرەبی و فارسی و ئینگلیزی دەزانێت و شارەزای دەیان بەرنامەی فێرکاری کۆمپیوتەریە. هاوکات داوا لە گەنجان و لاوان دەکات بۆ بەدیهێنانی خەون و ویستەکانیان بجەنگن. بێگومان هەر ڕۆژێک دێت پێی دەگەن. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، هەڵەبجە. بەو شێوەیە هاتینە کۆتایی بڕگە و بابەتی ئەم ڕۆژمان لە بەرنامەی پەیامی ڕۆژ تا بەیگەشتنەوەیەکی تر ڕێز و خۆشەویستی جەلال محەممەد و ڕاز کاکە مەحموود قوڵ بکەن و بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ. زۆر سپاس کاک.